میرەبان سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵین کە ئەمڕۆژ با کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازەوە هاتینەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست بە هیوای ئەوەی کە بە دڵ و دەروونێکی ئارام و با تەندروستێکی باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان زۆر سپاس شەیدا سڵاوت دەبێت. سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ و ڕێز و خۆشەویستی ڕیاز کاکە مەحموود و شەیدا ئەڵڵاکەرم وەک پێشکەشکارانی بەرنامەی پەیامی ڕۆژ قبول بفەرمون. ئومێد دەکەم خوای گەورە تەعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزان شەو نوێژ و پارشێ و ڕۆژ و قورئان خوێندنەکانمان لێ قبول بکات و بیکاتە کەفارەتی گوناهەکانمان و بەسەری بەرزەوە لە دنیا و قیامەتدا بژین و بگەڕێنەوە بەردەمی خوای گەورە. گرنگی و پاداشت و گەورەی نوێژی تەراویح کە یەکێکە لە دروشم و تایبەتمەندەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان دەکەینەتەوە یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ. هەروەها ڕێنماییەکان بۆ نەخۆشانی شەکرە بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بەهۆی بەڕۆژووبوونەوە خەڵکێکی زۆر هەر لە خورما و لوقمە قازی و شیرینیەکانی تر و خواردنەوە شیرینەکان دەبێتە مۆرگ و سیمای سفرەوخوانی ئێوارانی مانگی پیرۆزی ڕەمەزان کە بێگومان ئەمە کاریگەری سلبیشی هەیە بە تایبەت ئەو زۆر خواردنەوە و زۆرخۆریەی شیرین. هەروەها کار و چالاکی و خزمەتە بەرچاوەکانی سەنتەری نوری حکمە دەکەینە تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ بە لەگەڵ میوانی تایبەت بە هەریەک لەو تەوەرانە کە لە نێو ستۆدیۆ قسە لەسەر هەریەک لەو تەوەرانەکەن مامۆستایەکیانی بەڕێز مامۆستا ناستیح محەممەد شارباژێڕی باسی گەورەی تەراویحمان بۆکە هەروەها دکتۆر جەمال مەحموود باز لە کاریگەری ڕێنمایەکانی وەکۆڵێ نەخۆشی شەکرەمان پێبەخشێ و بەڕێز دکتۆر زانا حەمەمین لەبارەی کار و چالاکیەکانی پرۆژەی نوری حکمە هەروەها کۆمەڵێ زانیاری و ڤیدیۆی تایبەتی ئێوە کە نردووتانە بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ پێکەوە بینەری دەبین بەر لە هەموو شت پێکەوە بینەری ئەو مێژوە گرنگانە بین کە لە چواردەی پێنجدا ڕوویانداوە. چواردەی پێنجی ساڵی 1960 کۆچی دوایی زانا و فەقیهی گەورەی ئیسلام یەکەمین دامەزرێنەری مەزهەب لە ئیسلامدا پێشڕە و ئیمامی مەزهەبی حەنەفی ئیمامی ئەبوو حەنیفەی کوڕی نوعمان. ئیمامی ئەبوو حەنیفە یەکێکە لە کەسایەتیە کاریگەریەکانی ئیسلام و زۆربەی زۆری تەمەنی لە بیرێکدا زیندانی کرابوو بەهۆی حەقبێژی و ڕازگۆیەکەیەوە و ڕاخنەگرتن لە گەندەڵی و بەهادەردانی سامان لەلایەن دەسەڵاتدارانەوە. فقه و مەزهەبی حەنەفی کە زادەی بیر و هۆش و تێگەیشتنی ئیمام ئەبوو حەنیفەیە بە فقهێکی سەردەمیانە و مۆدێرنە و شارستانی دادەنرێت بەهۆی ئەو هەموو کرانە و ئاسانکاریە کە تێدایە و بەهۆی ئەوەی کە وەڵامی هەموو پرسیار و گرێکوێرەکانی مرۆڤی تێدایە لە هەموو سەردەمەکاندا ڕەحمەتی خوای لێبێت. چواردەی پێنجی ساڵی 1902 کۆچی دوایی زانا و نووسەر و ڕیفۆرمکاری ئیسلامی شێخ عەبدوڕەحمان کەواکیبی ڕەحمەتی خوای لێبێت. چواردەی پێنجی ساڵی 1948 دوای هەوڵوماندووبوونێکی زۆر و کڕین و دەستەمۆکردنی زۆربەی سەرکردە ناڕازایەکانی عەرەب و خەرجکردنی پارەیەکی زۆر لەو پێناوەدا دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیل ڕاگەیەندرا لەلایەن ئەنجومەنی نیشتیمانی یەهودی ناسرە و بەکنیست لەسەر خاکی فەلەستینی ژیار و شوێنی پێغەمبەرانی خوا. یەکەم سەرۆکی دەوڵەتەکەش درا بە حایم وابزمان و یەکەم سەرۆک وەزیریش درایە دیڤید جربۆتی. لەو ساوە تا ئێستا ئیسرائیل بووەتە یەکێک لە پڕمەترسیترین دەوڵەتەکان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتی موسڵمانانی بەرەو نەمان بردووە و دەستی هەبووە لە تیرۆرکردنی سەدان سەرکردەی ئیسلامی و موسڵمان کە دژی ویست و بەرژەوەندی ئیسرائیل بوون یان نەبوونەتە ئەڵقە لە گوێی ئیسرائیل. وەڵە بەڕێزان هاوکارمان ڕیاز لە یەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانی راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەر نوێژی تەراویح. فەرموون پێکەوە بینەری بین. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. گەرموگوڕی مانگی پیرۆزی ڕەمەزان واتە تەراویح و شەو نوێژ و دوعا و پاڕانەوە بە تایبەت لە درێژایی شەوان تا کاتی پارشێ و تەراویح زیاتر لە عیبادەتەکانی دیکە مزگەوت و کۆڵان و تەنانەت ماڵەکانیش ئاوەدان دەکاتەوە چونکە زیاتر بە کۆمەڵ و لە مزگەوت دەکرێت. ژن و پیا و گەنج و پیر و تەنانەت مێردمناڵەکانیش لە تام و چێژی تەراویح بێبەش نین.
لە زۆرینەی مزگەوتەکان ژنان بەشێکن لە ئاوەدانی مزگەوتەکان بۆ نوێژی تەراویح، گەرچی زۆرینەی خانمان نوێژەکانی تەراویح لە ماڵەوە و بە تاک دەکەن. مانگی ڕەمەزان مانگێکی زۆر خۆشە، تەراویح زۆر خۆشە، گەرێکی خوا بیاتێ و بتوانێت زۆر خۆشە و خێریشە، ئەتەگە خوای گەورە بیکا بە نسیب هەموو کەسێک. ماڵمانەتە لا مزگەوت لا مەکتەبی سابڵاخ لەو بەڵێ وەڵا خۆم و مێرد و مناڵ و هەمووانێ هاتوو خێرێکم دەستکەوێ و خوا ڕەحمەت پێ بکاودین و ئیمانم باتێ و چاویشم بەخوا 4 ڕۆژ عەمەلیات کراوە. ئەرە وەڵڵا لەو خوا بە زیابێ ئەو نەر ڕۆکەمە ئەو خوا و مزگەوتیتە شەو ڕۆژ لە بەرچاوم 2 ئەمرێشم کردووە. تەراویح یەکێکە لە شەعیرەکان کە پەیوەندیکی تەوی هەیە بە ڕەمەزانی پیرۆز و مانگی ڕەمەزانی پیرۆز. ئەتوانین بڵێن تەراویح یەکێکە لەو شەعیرانەی کە چۆن ڕۆژی ڕەمەزان بە ڕۆژوگرتن لەسەر ئەبین و پەیوەندیتون و تۆڵمان بەخوای گەورەوە هەیە، شەوەکەشی بە هەمان شێوە پێغەمبەری خوا درودی خوای لەبێ کارێکی بۆ داناوین کە تیای بکەین کە ئەویش ئەنجامدانی نوێژی تەراویح و نزیکبوونەوەی لە خوای گەورە. یەکێکی تر لە ئامانجەکانی تەراویح کە من واستەکەم یەکێکی لە ئامانجە گرنگەکانی ئەوەیە کە کۆبوونەوەی مسڵمانانە لە مزگەوت تا پێکەوە لە شەوانی ڕەمەزانە کەمە خۆی بۆ خۆی یەکێکە لە فەلسەفە گرنگەکانی تەراویح کۆبوونەوە و ئەنجامدانی عیبادەت و پەرستشەکان بە کۆمەڵ. بسم الله الرحمن الرحیم. هەڵبەت مسلمان خۆی پەروەردگار ئەو عیبادەتانەی کە لەسەری واجب کردووە یەکێک لەو عیبادەتانە بریتە لە کە واجب نییە بەڵکو سونەتێکە و مایی ژیانەوە و مایی بەرزبوونەوەی ڕۆحی ئینسان یەکێک لەو نوێژانە بریتە لە نوێژی تەراویح. بەڕاستی ئینسان کاتێک کە ئەم نوێژە ئەنجامەدات ینی ئیسراحەت و ڕاحەت دێت بۆ گیانی دڵی ئەحاسێتەوانێ زیاتر ئەو ماندووبوونەی کە لە ڕۆژە بە ڕۆژوو بووە لە بەشەوە خوای گەورەگار بۆی قەرەبوو ئەکاتەوە بۆی ئەچێتە خزمەت خوای پەروەردگار ئەم نوێژەی تەراویح ئەنجام ئەدات، هەڵبەت ئەم نوێژە زیاتر بەرزەبێتەوە لە خوای پەروەردگار نزیکە بینەوانێ. نوێژی تەراویح یەکێکە لە دروشم و عیبادەتە تایبەتەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان و سنەتێکی گەورەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کە بەدەر لە عیبادەتێکی تاکە کەسی گرنگیەکی زۆری کۆمەڵکاری و پێکەوەژیانی بۆ مسلمانان هەیە، چونکە هاوڕێ و دراوسێ و فەقیر و هەژار و دەوڵەمەند و گەنج و پیر لە نوێژدا و هاوشان لە بەرامبەر خوای بەدەسەڵات یەکسان دەکات و تەنانەت لەلایەن نەیارانی ئیسلامیشەوە بە چاوی ترس و بیمەوە سەیری کۆمەڵکاری نوێژی تەراویح دەکرێت. تەراویح ئەو عیبادەتەیە گەرم و گوڕی و ئاوەدانی بەخشیوەتە مزگەوتەکان تەنها لە پێناو ڕەزامەندی خوا و لێخۆشبوون و بەخشندەیی خوای میهرەبان. ڕیاز کاکە مەحموود تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سلێمانی. بەڵێ عزیزانم دووبارە سڵاوی خۆی گەورەتان لێبێت. دوای تێپەڕبوونی چارەکە سەدەیە بەسەر کۆچی دوایی پێغەمبەری پێشامان صلی الله علیه وسلم ڕۆژێک ئیمامی عەلی لە شاری کوفە لەگەڵ هەموو دژ و نەیارە هەم موسڵمان و جوولەکە و منافق و ڕۆم و فارسەکانی ئەو سەردەما یادی ڕۆژانی سەروەری پێغەمبەری پێشەوا و خولەفای ڕاشیدین بیرکەوتەوە و فەرمووی بەلای مزگەوتێکدا تێپەڕ بوو فەرمووی خودایە نور بخەیتە گۆڕی ئیمامی عومەرەوە وەکو چۆن نور و ڕۆشنایی تەراویحی خستە نێو مزگەوتەکانەوە، چونکە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نوێژی تەراویحی لە نوێژەکی شەخسی و نێوماڵیەوە گۆڕی و گواستیەوە بۆ عیبادەتێکی دەستە جەمعی و کۆمەڵکاری و لە مزگەوتەکاندا ئەنجام دەدرا. بۆ قسەکردن لەسەر گرنگی و کاریگەری و بایەخ و پاداشتی نوێژی تەراویح میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەلا ناسیح محەممەد شارباژێڕی زانای ئاینیمان کردو. مامۆستاگیان زۆر بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونتان تاعات و عیبادەتیشتان قبوڵ بێ. زۆر سپاس بۆ جەنابتان، سڵاوی خواتان لێبێ لە بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام و ڕۆژوانان. زۆر بەخێر مامۆستا سەرەتا پرسین ئەگەر باسێک لە گرنگی نوێژی تەراویحمان بۆ بکەیت. بسم الله الرحمن الرحیم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سەرەتا لە خوای گەورە دەپاڕێنەوە تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانمان لێ قبولکە و ڕۆژی ڕەمەزان و تەراویحی شەوان و دوعای بەربانگ و
گشت تەواوی ئەو عیبادەت و خواناسی و خواپەرستیەی کە مسلمانان بە ژن و پیاوە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەنجامی ئەدەن لە خێر و سەدەقات لە دەستگیرۆی فەقیر و هەژار کە هەمووی ئەچێتە بابی عملی خەیر و عملی ساڵحەوە خوای گەورە هەموویمان لێ قبولکە و بیکاتە قەڵغان و سوپەرێکیش بۆ پاراستنی کۆمەڵگەمان لە هەموو خراپەیەک. بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام هەرچی خێری دنیا و قیامەتی تیابوو بێ بۆ ئومەتەکەی ئەوە هانی داون و تەشجیعی کردوون بۆ ئەوی لەسەر ئەو خێرە بەردەوام بن. خوای پەروەردگار جەلە جەلالهو بە حیکمەتی خۆی ڕۆژووی ڕەمەزانی لەسەر ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەم شێوازەی کە ئێمە دەیبینین فەرز کردووە. دیارە پێغەمبەری خوش عليه الصلاة والسلام کە ڕۆشنکەرەوەی قورئانە و بەیانی ئەم قورئانەمان بۆ ئەکا بە عەمەلی و بەکردەوەیی ئەویش سنەتێکی گەورەی بۆ داناوین وەک خوای گەورە فەرزێکی داناوە لە ڕۆژانی ڕەمەزاندا پێغەمبەری خوش عليه الصلاة والسلام بۆ ئەوی ئومەتەکەی هەمیشە لە خێرا بن هەم لە ڕۆژ و هەم لە شەودا خوای گەورە ڕۆژی بڕیارداوە پێغەمبەریش عليه الصلاة والسلام شەوی گێڕاوە بە کاتێکەوە مسلمانان تیایدا خەریکی عیبادەت و خواپەرستی بن جیاواز لە شەوەکانی ترکە ئەویش پێی ئەوترێ سەڵات التەراویح واتە نوێژی تەراویح کە سنەتێکی گەورەی پێغەمبەری خوایە عليه الصلاة والسلام وەک جەنابیشت ئاماژەت پێکرد لە سەرەتایە کاتێ پێغەمبەری خوا ئەم سنەتەی دامەزران چەند شەوێک لە مزگەوتە هەڵسایەوە و لە شەوانی ڕەمەزاندا نوێژی تەراویحیە کرد لە شەوی دووهەم و سێهەمدا مسلمانان کۆبوونەوە لە مزگەوتە و لە خزمەتی پێغەمبەری خوا خەریکی عیبادەت و شەو نوێژ بوون هەتا نزیکی پارشێو. لە دوای ئەوە پێغەمبەری خوا بۆ شەوی چوارەم نەهاتەوە مزگەوتەوە لە ماڵەوە مایەوە بۆ نوێژی بەیانی کە هاو عەرزی کردن بە سەحابە و هاوڵانی فەرموو ئاگام لێ بوو کە هاتبوونە مزگەوت و چاوەڕێی منتانە کرد بەڵام من نەهاتم نەبادا خوای پەروەردگار فەرزی کا لەسەرتان. ئەمەش ڕەحم و بەزەیی پێغەمبەری خوای عليه الصلاة والسلام لە کاتێکدا خۆی نەک تەنها لە ڕەمەزانە بەڵکو لە هەموو شەوێکدا شەو نوێژ فەرز بۆ لەسەر پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەبەر ئەوەی کەسی یەکەمی هەڵگری ئەم پەیامە گەورەیە بەڵام پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام چەندێک باری شانی خۆی قورس بووە و ئەم واجبە گەورەی لەسەر شان بووە ترساوە لەوەی کە ئەم نوێژی تەراویحە ببێتە فەرزێک لەلایەن خواوە بۆ ئومەتەکەشی نەتوانن بۆیە حەزی کردووە هەر بە لە چوارچێوەی سنەت و لە چوارچێوەی مباحە بمێنێتەوە بۆیە دوای ئەوە نەهات. لە دوایی بە هەمان شێوە ساڵانی تریش عینی شێوە کراوە یعنی شێوازێکی دەستە جەمعی نەبووە لە سەردەمی حەزەتی ئەبوبەکریشە بە هەمان شێوە بۆ لە سەردەمی حەزەتی عومەرە ئەم سنەتە بوو بە سنەتێکی جەماعی و تەواوی ئەصحاب و با بڵێن یارانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لیژنەی ڕاوێژکاری ئەهلی شورا ئەهلی حل و عەقد لە شاری مەدینەیە هەمویان کۆدەنگ بوون لەسەر ئەم بڕیارەی پێشەوای مسلمانان يعني هیچ کەسێک مخالفی نەبوو بۆیە بە جۆرێک لە ئیجماع لە قەڵەم ئەدرێ کە ئیجماعی سەحابە لەسەرەوە هەیە کە نوێژی تەراویح سنەتێکی گەورەیە و عینی کات سنەتیشە بە جەماعەتیش بکرێ بەڵام ئەوەش کە بە جەماعەت نەیکا و لە ماڵەوە بیکە یان بخەوێت و لە نزیکی پاشێوە هەڵسێتەوە و تەراویحەکانی بکە هیچ ئیشکالێکی تیا نیە و هەردووکیان سنەتیان پێکاوە. بۆ مامۆستا لە ڕووی ڕکاتەوە باز لە نوێژی تەراویح بکەین وەک دەزانین کە هەندێک کەس 11 ڕکات دەکات و هەندێکی کەسیشتا 20 ڕکات و زیاتریش دەکات ئەمە چۆن و جیاوازی چیە ئایا تا زیاتر بیکەی خێری زیاترە یان سنوورێک دانراوە مەحدودە کە دەبێت چەند ڕکات بکرێت؟ دیارە سنەتی تەراویح لە ڕەمەزانە ناوی تەراویحە وەیلا هەر قیام اللەیل و شەو نوێژی پێ ئەوترێ پێش ڕەمەزان پێغەمبەری خوا شەو نوێژی کردەوە بۆ ئومەتەکەشی بە سنەتی گێڕاوە بەنیسبەتی عەدەدی شەو نوێژەوە حەدیثێکی صحیح هەیە کە دایکی ئیمانداران حەزەتی عایشە ئەگەڕێتەوە فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نە لە ڕەمەزان و نە لە غەیری ڕەمەزانە لە شەو نوێژە 11 ڕکات زیاتری نەکردووە. لەبەر ئەوە هەندێک لە عولەما ئەفەرمون لە ڕەمەزانیش و لە غەیری ڕەمەزانیشە ئەسڵ وایە سنەتەکە ئەوەیە کە ئینسان 11 ڕکات بکات بەڵام حەدیثی صحیحی تریشمان هەیە کە حەزەتی عومەریش کە وای کردووە دوو ڕیوایەت هەیە هەندێک ئەفەرمون پێشەوە عومەر کە ئوبەی کوڕی کەعبی دانا بە ئیمام لە مزگەوتی مەدینەیە بۆ ئەوی نوێژی تەراویح بە مسلمانان بکە 11 ڕکاتی کردووە هەندێکی تریش ئەفەرمێن 23 ڕکاتی کردووە هەندێک ئەفەرمون زیاتریشی کردووە لەبەر ئەوە شەو نوێژە تەراویح مادام شەو نوێژە شەو نوێژ عەدەدی ڕکاتەکە
ڕکاتەکانی دیاری نەکراوە ما تەراویحیش بە هەمان شێوەیە دوو ڕەئی هەیە ڕەییانەوەی کە باسم کرد کە فەرمێ 11 ڕکاتە لەبەر ئەوەی کە ئەو حەدیثەی کە حەزەتی عایشە ئەگەڕێتەوە بەڵام لەولای شۆ حەدیثی ترمان هەیە و ڕەئی با بڵێن جمهوری عولەماش لەسەر ڕەئی ئەوەیە کە 23 ڕکات هەیە و 39 ڕکاتیش هەیە تا 39 ڕکاتیش تەراویح هەیە و ئەهلی مەدینە زیاتر پابند بوون بەوە کە 23 ڕکاتەکە بکەن بە جەماعەت باقیاتی ئەوی تری لە ماڵەوە وەکو سونە دەیکەن لەبەرەوە بە پێی مەزەبەکان ڕەئی هەردوو ڕەیەکەیە هەردوو بۆشوونەکە هەیە شەونێژ عیبادەتێکە کە عیبادەتێکی گەورەیە مامۆستا ببوورە لە ڕەمەزان و غەیری ڕەمەزانیش لە دوای نوێژی خەوتنان شەو نوێژ دروستە شەونێژ چونکە هەندێک کەس دەڵێت لە یەکی شەوە دەبێت بە شەونێژ بەڵام ئێمە لە ئێستا لەگەڵ نوێژی عیشا تەراویحەکانیش ئەنجامەدەین بە دڵنیاییەوە شەونێژ با بڵێن کاتی ئەفزەلی هەیە کاتێکی تریش هەیە کە کاتێکی تەبیعیە بۆی بکرێ لە شەونێژ هەم تەراویحش کەوتمان شەونێژە لە دوای نوێژی عیشاوە دروستە ئینسان هەم تەراویح بکە هەم شەونێژ بکە بەڵام باشتر وایە شەو بکرێ بە 3 بەشەوە لە بەشی کۆتاییە لە بەشی کۆتاییە کە نزیکی پارشێو ئەکا لەو کاتەیە شەونێژ کە پێوتێ کاتی سحور و کاتێک کە سەڵاتی فەجری پێ ئەوترێ پێش ئەوەی کە بانگی بەیانی بدرێ ئەو ئینە قورئان الفەجری کانە مەشهودا پێش ئەوەش کە ئەو نوێژی بەیانیە نوێژی تەراویحیش نوێژی شەو نوێژیش دروستە لە سەرەتا دوای نوێژی عیشاوە بکرێت چکە شەو دەستی پێکردووە هەتا بانگی بەیانی دروستە ئەم سونەتە بکرێ بەڵام باشترین کات ئەوەیە کە ئەو ئینسانە بخەوێت و پاشان هەستێتەوە شەو نوێژکە ئەوە پێوتێ سەڵاتی تەهەجود خۆی لە عیبادەت لە ئیسلامە هەموو جۆرەکانی عیبادەت گەورەیە بەتایبەت عیبادەت کە لە شەوا بکرێ لەبەرەوەی هەم لە ڕووی نەفسیەوە لە ڕووی ڕۆحیەوە ئینسان زیاتر ئیستعدادێکی تایە و ئارامی کەش و هەوا و بێدەنگی ژیان جۆرێک لە ئیستعدادی ڕۆحی بە ئینسانە بەخشێ کە زیاتر لە حوزوری خۆیە چێژ و لەزەت لە عیبادەتەکانی ببە و لە ناو عیبادەتەکانیشان نوێژ مەقامێکی گەورەی هەیە پلەیەکی گەورەی هەیە کە ئیتر کراوەتە عیماد الدین یەکەم شتێکە محاسبەی ئینسانی لەسەرکرێ لە ڕۆژی قیامەتە بریتە لە نوێژ بەرە نوێژ مەرتەبەیەکی گەورەی هەیە لە ناو نوێژیشە شەونێژ لە دوای نوێژە فەرزەکان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئەفضل الصلاة بعد الفريضة قيام الليل یعنی گەورەترین و بەڕێزترین نوێژ لە لای خوای پەروەردگار لە دوای نوێژە فەرزەکان چکە نوێژە فەرزەکان بە دەرەجە یەک ئەجر و فەزلی گەورەیان هەیە ئینسان ئەگەر ساڵێک خەریکی سنەت بێ بەقەر ئەوە نییە کە نوێژێکی فەرز لە کاتی خۆیان بکە چکە إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا ئەم کاتە دیاری کراوە ئینسانە بێ ڕێزی لێ بگرێ ئەم کاتە دیاری کراوە قورئان دیاری کردووە سەرەتایەکی هەیە نوێژی نیوەڕۆ سەرەتایەکی هەیە کۆتاییەکی هەیە نابێ ئینسان کەمتەرخەم بێ نە لە پێش ئەوەیە دروستە بیکەی نە لە کاتی خۆشی تاکەیە مامۆستا ببوورە چونکە هەنێک کەس دەڵێ کە نزیک بە بانگی عەسر یان لە دوای عەسر نزیک بە بانگی مەغریب نوێژ نامێنێت ئایا ئەم شتە بوونی هەیە هەندێک کەس لە دەوامە کاتی کەمە ناچارە بێت کە درەنگ نوێژەکەی بکات پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتی بانگەکانی چۆن بۆ دیاری کرا کاتی نوێژەکانە فەرمێ ڕۆژ یەکەم کە نوێژی لەسەر فەرشرا حەزەتی جیبریل هاو لە سەرەتای نوێژی نیوەڕۆ و سەرەتای نوێژی عەسر و مەغریب و عیشا و بەیانی نوێژی بۆ کرد بۆ ڕۆژی دوایی حەزەتی جیبریل هاتۆ خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کۆتایی نوێژی نیوەڕۆ کە ئەکاتە پێش نوێژی عەسر لە کۆتایی نوێژی عەسر کە ئەکاتە پێشی مەغریب لە کۆتایی نوێژی مەغریب و عیشا و بەیانیە نوێژی بۆ کرد فەرمووی یا محەممەد ئەمە کاتی نوێژە دیاری کراوەکانە کە خوا فەرزی کردووە لەبەر ئەوە لە سەرەتایەکی هەیە و کۆتاییەکی بێ ئینسان لەو مابەینەیە بیکات کەواتە ئەو کاتە دیاری کراوە یەکسە پێوەست نییە بە قامەتی مامۆستایەکانی لە مزگەوتەوە بەڵکو ئەو سنوور مەسافەیە کە لە بینی نوێژی نیوەڕۆ و تا عەسرە بەڵێ پێوتێ واجبی موەسع کەواتە ینی فراوانە لە سەعات 12 ئێستا کە بانگەیە کاتی نوێژی نیوەڕۆ دەست پێ ئەکا هەتا پێشی نوێژی عەسر بەڵام ئەفضل الأوقات ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ الصلاة على وقتها في أول وقتها ڕیوایەت هاتووە فەرمێ لە سەرەتای کاتەکانە إلا لە حاڵەتێکی تایبەتیان نەبێ کە لە مەکە و مەدینەیە گەرما بووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەندێک کات نوێژی
نیۆڕوانی نوێژی نیۆڕوانی کەمێک تەخیر کردو بۆ ئەوەی کە خەڵکەکە لەو زەحمەتە دەربچێت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فرمودەیەکی هەیە دەفەرمێ باشترینی نوێژەکان تەنها فەرزەکان ئەگەر لە مزگەوت تا بکرێ باشترین نوێژەوەی کە تۆ لە ماڵی خۆتدا بیکەی سونەتەکان مەبەستێتی. نوێژی تەراویحیش سونەتەوە بەڵام خەڵکێکی زۆر ڕووەکەنە مزگەوت. چۆن لەم فرمودەی پێغەمبەری خوا و لەم کردداری خۆمان باش تێ بگەین نوێژی سونەت باشترینە تۆ لە ماڵەوە بیکەیت و بۆەوەی ماڵەکەت بەرەکەتدارتر بێ و وەکو تابعیەک ژەڵێ بۆەوەی خەڵک بە عیبادەت و پەرستشەکان نەزانێ و بەڵام لە ئێستا ئێمە ڕووەکەینە مزگەوتەکانی خوا بۆ ئەنجامدانی نوێژی جەماعەتی تەراویح. بەڵێ نوێژی ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێن لە ماڵە زیاتر نوێژی سونەتەکانە ڕەواتیبی پێش نوێژ و پاش نوێژ لەگەڵ شەو نوێژی غەیری ڕەمەزانە. ئەمە ئیستیسنایە نوێژی تەراویح پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی ئیستیسنای کردو خۆی لە ماڵەوە نەبووە هاتۆتە مزگەوت کردوێتی کەواتە ئەسڵی سونەتەکە بنەمایەکی هەیە یعنی بەپێی ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام چەند شەوێک لە مزگەوتا کردوێتی دوایش کە نەیکردووە لە ترسی ئەوەی فەرز نەبێت لەسەر ئومەتەکەی کەواتە ئەسڵی سونەتەکە بوونی هەیە و پێغەمبەری خوا عەلەیهی سەلام هەر خۆیشی فەرمانی کردووە کە ئینسان شوێنی سونەتەکانی پێغەمبەری خوا و شوێنی سونەتی خولەفای ڕاشیدین بکەوین بەتایبەت شتێکەوە ئیجماعی لەسەر بووە یعنی ڕای جیاوازی سەحابەی جاری وا بە ڕای جیاوازیان بووە. بەڵام لە مەسئلەی هێنانی نوێژی تەراویح بە جەماعەتە و کۆکردنەوەیان لەگەڵ ئیمامێکە ئیمامەتیان بۆ بکە و هەمویان لە مزگەوتەکەیە ئەمە حەزەتی عومەر کاتێک بۆ ڕۆژی دوایی کە ئوبەی کوڕی کەعبی دانا و مسلمانانی کۆ کردو و فەرمووی بە ئەم نوێژە جۆرێک لە ڕێخستنی تیابێت جۆرێک لە تەنزیمی تیابێت چونکە ئەمن مادام نوێژێکی جەماعی و لە مزگەوتە ئەکرێ جوان نییە کۆمەڵک لێر لەم سوچ و کۆڵێن لەو سوچ و یەکێک بەتەنها و مەجموعە بەد هەرێکە بەیەکەوە بە ئەسڵ لە ئیسلامە بریتێ لە تەنزیمی شؤونی مسلمانان کاروباری مسلمانان هەر خولەفای ڕاشیدین بوون جەمعی قورئانیان کرد چونکە بە ضرورەتیان زانی لە بابی ضرورەت خولەفای ڕاشیدین چەندین ئیبداعیان کردووە لە ڕوانگەی ئەوەی کە ضروریاتێک هەیە مسلمانان پێویستیان پێێتی حەزەتی عومەریش بە وردبینی و بە حکمەتی خۆی چونکە چەندین فەرمودەی پێغەمبەری خوامان هەیە لە فەزلی حەزەتی عومەرە لەبەر ئەوە یەکێک لە سونەتەکانی کە دایناوە كدواي فرموا نعمة البدعة هذه يعني بمعنى بدعة بمعنى اللغوي كي يعني شتيك بيشتن نبوة نك بمعنى شرعي كي بمعنى شرعي كي بدغشتكي مزمومة بلان بمعنى اللغوي كي شتيك ئەم شێوازە لەوەی کە مسلمانان لە مزگەوتێکا کۆ ببنەوە ئیمامێکیان هەبوو لە سەردەمی پێغەمبەری خوا نەبوو عەلەیهی سەڵات وسەلام بەڵام خولەفا لەسەری یەکدەنگ بوون و کۆمەڵێک حیکمەتیشی تەیە بەڕاستی نوێژی تەراویح جۆرێک هەم حیکمەتێکی عیبادەتی دەستە جەمعی تایە هەم یەکترناسین و جۆرێک لە تەئالوف و تەعاون و هاریکاری و هەمومان ئەزانین لە نوێژی خەڵکانێکی زیاتریانە مزگەوتەوە و جۆرێک لە ڕیاضەی وەکو ڕۆحیە عینی کات ڕیاضەیەکی جەستەییشە بەڕاستی ئەو ئینسانە ڕەنگە ئێوارە زۆری خواردبێ ڕاستە خۆ ئینسان بەو نیەتەوە ناچێ بۆ عیبادەت و بۆ تەراویح کە ئەمە ڕیاضەیەکی جەستەییە ئەم جیاوازیە لەوەیە کە کابرایەک سە بەسەر خواردنەکە ئەخەوێ و کابرایەکیش لێ 11 جا هەڵەچێتەوە و ڕکوع عبا و 200 مەترێکیش لە مزگەوت بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ من قام مع الإمام حتى ينصرف كتب له قيام ليلته يعني حديث صحيح پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێک لە تەراویحە لەگەڵ ئیمامە لەگەڵ ئیمامی مزگەوتەکە بمێنێتەوە هەتا تەواو ئەبێ جاب ئەمە وەکو ملاحەزە و تێبینیەک بۆ خوشکان و برایانی ڕۆژوان کە بەشداری نوێژی تەراویحەکەن هەیەە لەبەر ئەوەی بیستوێتی کە لە دوای نوێژی وەتر نوێژی تر ناکرێ نوێژە وەترەکە لەگەڵ ئیمامی مزگەوتەکەیان ناکات ئەچێتە دەرەوە بەپێی ئەم حەدیثە ئەو کەسە ناگرێتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر من قام مع الإمام حتى ينصرف يعني بمێنێتەوە تا ئیمام تەواو بێ لە نوێژەکە لە نیوەی نوێژەکەیە لە وەترەکەیە مزگەوت بەجێ نەهێڵێ کەواتە مامۆستا ئەو قسە دوورە لە ڕاستیەوە کە دەوترێت ڕکاتی کۆتایی نوێژی ویتر قفڵی نوێژەکانە ڕاستە فەرمودەی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لە دوای نوێژی وەتر نوێژی تر مەکەن بەس وەتر یعنی نوێژی وەتر لە شەوێکە یەک جار دووبارە ئەکرێ کاتێک کە تۆ لەگەڵ ئیمامە لە مزگەوتە نوێژە وەترەکەت کرد لە دواییە کە پاشێ و هەڵسایتەوە چەند ڕکات نوێژی شەو نوێژەکەی تەبیعیە بەڵام وەترەکە تیکرار ناکەیتەوە کەواتە ماوەسا شەو نوێژی تر بە دوای ئەو وەترە ئاساییەن بەڵێ ئاساییە ئینسان دەگەر شوویەوە ماڵی خۆی بەبێەوەی بخەوێت تا کاتی پاش بەڵام باشتر وایە ئەگەر ئیمام لە مزگەوتەکەیە وەتری کرد بۆ ئەوەی فەزلی ئەوەی دەستکەوێت کە چکۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی لەگەڵ ئیمامان مایەوە هەتا ئیمام تەواو بوو حتا ينصرف ئیمام کۆتایی بە نوێژەکەی هێنا ئەنجا ئەویش کۆتایی پێهێنا ئەوە ئەفەرمێ وەکو ئەوەیە هەموو شەو نوێژەکە شەوەکە شەو نوێژی کرد دەبێت زۆر باشە ئەما مستەهل لەسەر نوێژی تەراویح
سەبارەت بە خانمان کە ئەزانین خانمانی وەکو پیاوان ڕوو لە مزگەوتەکانەکەن بۆ خوێندنی نوێژی تەراویح بەڵام هەندێک خانم دەبینی کە مناڵ لەگەڵ خۆیدا دەبات و کەسانی کە بێزار دەکات ئایا ئەمە لە ماڵەوە خێریان زیاترە نوێژەکان بکەن یان لە مزگەوت ئەوانیش هاوشانی پیاوان نوێژەکانیان بکەن و خێریان زیاترە بێت لە ڕاستیە ئەسڵ لە نوێژی خوشکانە ئەوەیە کە لە ماڵەوە بکرێ یعنی فەزلی نوێژەکەیان بۆ ئەنووسرێ و باشتر وایە لە ماڵەوە نوێژەکانیان بکەن ئەتوان لە ماڵەوەش بە شێوەیەکی جەماعی خۆیان ڕێکەوتن لەگەڵ خاوخێزانی خۆیانە لەگەڵ دایکێکە لەگەڵ کچەکانیە تەبیعیە نوێژکەنیان چەند دراوسەیەک بە یەکەوە کۆ ببنەوە نوێژەکەیان بکەن ئەمما پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ لا تمنعوا إماء الله مساجد الله منعی ئافرەتان مەکەن لەوەی کە بێنە مزگەوتەوە لەبەرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵام هەر لە سەردەمی پێغەمبەری خوا مزگەوت عینی چۆن شوێنی پیاوان بۆ شوێنی ئافرەتانیشی تیا بوو و بە یەکەوە بوون و جایز نەبوون بەڵام ئێستا کە زمانی فیتنەیە لە سەردەمی عولەما و زانایان و ئائیمەکانە باسی فیتنەیان کردووە لە بەتایبەت لە شەوە و بەتایبەت ئەم زمانە ئەزانین هۆکاری فیتنە زۆرترە بۆیە ئافرەتان ئەبێ بەڕاستی کۆمەڵێک مڕاعاتی کۆمەڵێک خاڵ بکەن پیاوانیش بە هەمان شێوە یعنی جاری وا هەیە ئێستا پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ ئەگەر کەسێک سیر و پیازی خوارد پیاویش بێ بەڵام منعی نوێژی لێ کراوە بۆچی چونکە ئەبێتە ئەزیێت بۆ پیاوێک گێم مناڵێک لەگەڵ خۆیانێ مناڵەکە تەمیزی پێیانە کردووە مناڵەکە زۆر وردە یعنی ناتوانێت پاکوخاوێنی تەرکیزی نوێژخوێنانە با پێغەمبەر صلی الله علیه و فەرمی لە 7 ساڵی و مناڵەکانتان فێری نوێژکەن ئێستا ئێمە لە 7 ساڵی وازیان لێهێنین يعني تا حوصال دا حوصال يعني بو مزجو خلق بيزار كان لحوصاليه وازيان لينين لحوتو دو بانزات وازيان لينين خريكي ايباد وخريكي لسر جادو كولانا كان ابن كاصل واي من لحوصاليه زيات من دال فيري نيوج عبادته لقال خوما بيهنين او باوكو دايكا بتايبت خوشكان لبر اويك عاده او من دالاني كوردن لقال باوكي ناتن زورت لقال دايكا انا اسن ابي زيات مراعاتي اگر منالك زور زور ورد بو والله من بين باشا وسنتي جواي كلامالو نيوجكاي بکە بۆ ئەوی نوێژ لە خوشکانی تر تێگنەیە و مراعاتی جلوبەرگی شەرعی بکەن زۆر بەداخەوە کە ئێمە ئەبیستین خوشکان هەر خۆیان باسیەکەن کە زۆر ئافرەت هەیە کە سوپاس بۆ خوا لە ڕووی خۆشەویستی و عیبادەت و خواپەرستیەوە کەسێکی مولتەزیمە و حەزی بە نوێژ و تاعەت و عیبادەتە بەڵام لە عینی کاتە یعنی تەمەشاکەی سەرپۆشەکەی لە حەوشەی مزگەوتەکەیە لێ ئەکاتەوە باشە تۆ ئەمە ئەم سەرپۆشە فەرز و واجبێکی خواییە تۆ هاتووی بۆ نوێژێکی سنت ئەبێ ئەمە زیاتر پابەندی بێ بە جلوبەرگی شەرعیەوە بە ئادابی شەرعیەوە هەندێک لە خوشکان ملاحەزەی ئەوەیان داوە ینی ئەو شوێنانەی کە نوێژی تەراویحی ئافرەتانن بەڕاستی دەنگەدەنگی زۆر تایە يعني ئافرەت بۆ نمونە لە کاتی خوێندنی فاتیحەیە دەنگ بەرزەکاتەوە لەو کاتانەیە ئینسان کە بەڵێ بەڕاستی پیاوانیش ئێمە نوێژی تەراویح نوێژێکی دەستە جەمعیە نوێژی دەستە جەمعیش بەڕاستی جۆنێک لە تەسادم و خەڵکێکی تایە بە تەبیعەتی تۆ نییە ئەبێ ئینسان تەحملی بێ ئینسان فێری سەبر و ئارامی بێ چۆن لە نوێژی جەماعەتە ئەبێ سەبرت بێ ومراعاتی خەڵک بکەی بەعینی کاتە لە نوێژی تەراویحیشە کە بەڕاستی زیاتر خەڵک خەرباڵغی ڕوئەکاتە مزگەوتەکان چەنە ئینسان پاک و خاوێنی بپارێزێ بۆنی خۆش دەخۆی بدا کاتێ یەت بۆ مزگەوتەوە بە جلوبەرگێکی خاوێنەوە بۆنی خواردنی خراپی لێنەیە بۆنی سیر و پیاز و جگەرە و ئەو جۆرە شتانەی لێنەیە یعنی جۆرێک لە خذوا زینەتەکم قورئانە فەرمێیە یا ئەیها الذین آمنوا خذوا زینەتەکم عند كل مسجد يعني عند كل صلاة لە هەموو نوێژێکە خۆتان بڕازێنەوە جلوبەرگی خاوێن لە بەرکەن بۆنی خۆش لە خۆتان بدەن ینی بە شێوەیەک وەرە مزگەوتەوە کە شیاوی ئەوە بێتۆ لە مەقامی حضوری خوایە ئەوەستی بەڕاستی بەڵێ مامۆستا باسێ لە جلوبەرگ و پۆشاک کرد بۆ ئافرەتان وەک دەزانین کە ئێستا جلی نوێژ هاتووە کە ئافرەتانی پۆشن لە کاتی بانجامگاندنی نوێژەکانیانە بەڵام هەندێک ئابا هەیە یەکسەریە بۆ خوارەوە دەڵێن دروست نییە دەبێت دەستت ئەوەندەی دیار بێت ئایا ئەم شتە تا چەند ڕاستە ئاسایی ئابا بۆ ئافرەتان دروستە بەڵام ئەبێت دەستی بەدەرەوە بێ يعني دەستی بەدەرەوە نەبێت دروست نابێت با دەستکێشی لە دەستا بێ ئافرەت دروستە دەستکێش ئەو ئابایە کە باسی لێوە دەکەن یەکسەریە بۆ خوارەوە هیچ قۆڵشتی نیە هیچ ئیشکالێکی تیان نیە بۆ خوشکان هیچ ئیشکالێکی تیان نیە بە عادەتەن ئەو عبایەش کە هاتووە ئەوەی من بینی بێتم يعني جێگەی دەست دەرهێنانی تایە بەڵێ مامۆستا ما ناسیح محەممەد شارباژێڕی زۆر سپاس بۆ ڕوونکردنەوە و ئامادەبوون لە بەرنامەی پەیامی ڕۆژ خی گەورە پاداش بداتەوە بینەرانی ئازیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێینەوەلاتەن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت ئایا تا
ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن ڕێگرە لە قەڵەوبوون ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی زەیتی ریزی لە دەستپێکی ڕۆژدا کوپێک چای مەلیک پڕت دەکات لە وزە لەسەر کار و لە کاتی پشوو تەنیا کوپێک چای مەلیک باسە بۆەوەی بە درێژایی ڕۆژ ئاسوودە بیت کۆمپانیای بورهان خاوەنی فەرمی چای مەلیکە گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین ئالین هێمای سەرکەوتن کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو مەوادێکی زیانبەخش وەک ریسایکلین بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا خاوێنی لە پێکهاتەدا سفرەی ئاسمان بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000 هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ باڵزار جمەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بە هەڵبژاردن خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقی بکەرەوە و پێشکەشی خێزان و ئازیزان تی بکە ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت بەڵێ عزیزانم ڤیدیۆکانی ئێوە بڕگەیەکی ڕۆژانە و بەردەوامی بەرنامەی پەیامی ڕۆژە پێش چاوخستنەوەی ئەو ڤیدیۆ و دیمەنە سەرنجڕاکێشانەی وەی عزیزە کە لە ڕێی ژمارە مۆبایلی 1950 151 90 کە تەلێگرام و ڤایبەری لەسەر و هەروەها ئیمایلی بەرنامەی پەیامی ڕۆژ کە لە تووڵی سەرشاشە دەڕوا و ئێوە بەڕێزیش هەر دیمەن و ڤیدیۆ و وێنەیەکی سەرنجڕاکێشتان هەیە لەو شوێنەی کە تێدا نیشتەجێن دەتوان بینێرن و لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام و لە بەرنامەی پەیامی ڕۆژ ڕاستەوخۆ بینەری ببنەوە. ئیفتارکردنەوە و بەربانگی قوتابیانی بەشە ناوخۆییەکانی قلیاسان لە شاری سلێمانی
یەکێکە لەو ڤیددیوانە کە لە ناچار خوێندکارێکەوە بۆمان نێردراوە لەلایەن ڕێکخراوی مرۆڤ دۆستانەوە کە هەوڵ ئەدرێت بۆ 100 لە بەشە ناوخۆییەکیان و کۆمەڵی لە قوتابیانی هەژار سوودمەند بن لەو ئێوارە خوانەی ئەو ڕێکخراوە پێکەوە بینەری دەبین و پاشتر دێنە وڵاتان بۆ قسەکردن لەسەر تەوەری دووەم. فجرا جئت بعد العسر يسرا ربنا أعلاك قدرا يا إمام الأنبياء أنت في الوجدان حي أنت للعينين ضي أنت عند الحوض ري أنت هاد وصفي يا حبيبي يا محمد يا نبي سلام عليك يا رسول سلام عليك يا حبيب سلام عليك صلوات الله عليك يا نبي سلام عليك يا رسول سلام عليك يا حبيب سلام عليك صلوات الله عليك بەڵێ عزیزانم تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بەخشینی تەوەری بەرنامەی پەیامی ڕۆژ بەخشینی ڕێنماییە بۆ نەخۆشانی شەکرە بەتابەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کامانن ئەو ڕێنماییانەی کە پێویستە هەڵگرانی نەخۆشی شەکرە هەیان بێ لەبارەی نەخۆشیەکەەوە و بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر جەمال مەحموود پزیشکی پسپۆڕی شەکرە و ڕژێنەکان دکتۆریان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر بێ. دکتۆر سەرەتا پرسیم زانین نەخۆشی شەکرە چیە و ئەوە لە چ حاڵەتێکدا بە کەسێک دەوترێت کە نەخۆشی شەکرە هەیە؟ بەڵێ زۆر سپاس. نەخۆشی شەکرە نەخۆشیێکی درێژخایەنە. ئەم نەخۆشیە نەخۆشیێکی زۆر کۆن و قەدیمە لە کۆنەوە لە دێرزەمانەوە هەبووە بەس بە شێوازێکی سادە وەسفی کراوە پێناسە کراوە. نەخۆشی ئەم سەردەمەشە و نەخۆشی سەردەمەکانی داهاتووشە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونە. ئەم نەخۆشیە بریتە لە بەرزبوونەوەیەکی بەردەوامی ڕێژەی شەکر لە خوێندا. لە کێ ڕوایات بە زۆرینی حاڵەتەکان لەو کەسانەیە ڕوایە تەمەنیان سەر و 40 ساڵە بەڵام ئێستا لەم سەردەمە ئێمە بە حکمیەوەی کە جوڵە کەمە وەرزش کەمە کۆپستایلی ژیان گۆڕاوە خواردنەکان زۆرن قەڵەوی زیایی کردووە ئەم لە تەمەنێکی گەنجتریشە خەڵک تووشی نەخۆشی شەکرا بێ. ئەوەی گرنگە باسیکەین ئەوەیە کە نەخۆشی شەکرە زۆر جار بەتەنیان نییە کۆمەڵی نەخۆشی تریشی لەگەڵای وەکو بەرزبوونەوەی پەسانی خوێن بەرزبوونەوەی چەوریەکان هەنێک کێشەی مەفاسیل جونگەوشتیوە کەسەکە قەڵەوە عادەتەن کێشەکانی قەڵەویشی هەیە بە هەمانکان. ئەوەی گرنگە کۆمەلە لەم نەخۆشانە ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی دڵیشان زۆر زیاترە لە خەڵکانی تر. هەر بۆیە نەخۆشی شەکرە زۆر جار بەتەنیان نابیندێ وەکو گروپێک لە نەخۆشی ئەبیندێ کە تیانە کۆمەڵی نیشانەی سەرەکی هەیەویش ڕێگریە لە کاری طبیعی ئەنسۆلین ئەبێت سەرنجام بەرزبوون شەکرە. بۆ باسی بکەیت. نیشانەکان لە کەسێکە بۆ کەسێکی ترە گۆڕێت لە زۆربەی حاڵەتەکانە کەسەکەس بە تونێتیەکات هەز بە پێویستی بە ئاوخواردنەوەیکی باش هەیە طبیعی نییە ئەم ئاوخواردنەوەی بۆ نە لە کاتی مەکتەبایە ئەبێ کلاسەکە بەجێ بێڵە بڕ ئاو بخواتەوە لە کاتی ئیشکردنایەت دەبە ئاوکەی دامە پێ بێ ئەخەوێت ئەبێت دەبێت ئاو لەگەڵ خۆیان دانێ بۆ کاتی خەو می زۆرەکەم کەسە زۆرەچێ بۆ توالێت بە تایبەتی لە شەوای زەعاجیانەکە و خەبەریان نەکاتەوە. هەنێ لەم کەسانە وەزیاندا ئابەزێ بە حکمیەوەی کە شەکرەکە کاریگەریکی زۆر لەسەر شانە چەوریەکانی لەشیەکات شەکرەی دائابەزێ احتیمالە کۆمەڵی هەوکردنی تریشی هەبێ کە بە شێوازی ئاسایی لە خەڵکی ترا نابیرێ لەمانە ئەبیندێ جاری وای بینینیان تێگەیە هەز بە لەش هێشان و لەشدا هێزرانێکی زۆرەکەن بەگشتی جاری وایە کەسەکە هیچ نیشانەیەکی نییە بیرمان نەچێ تقریبا نیوەی ئەو کەسانەی شەکریان هەیە یەن و ئەڕۆن لە کۆمەلگا و تەشخیص نەکراون و نەبێ ئەم کەسانە لەژێ مەترسیەکانی شەکریان نەبن بەڵێ ئەم کەسانە ئەگەر بکرێن بەسێ بەشەوە بەشێ لەم کەسانە تووشی نەخۆشیەکانی جەڵدەی دڵە بن تووشی نەخۆشیەکانی جەڵدەی مێشکە بن ئەو کاتە ئەو کاتە پێی ئەزانرێ کەم کەسە شەکرێ هەیە
ئەو کەسانەی کە باست لەوە کرد کە نازانێت نەخۆشی شەکری هەیە یان کۆنتترۆل ناکرێت چ کاریگەریەکی دەبێت لەسەر بەشەکانی تری جەستەی بۆ نمونە لەسەر چاو لەسەر دڵ لەسەر گورچیلە زۆر مزعفاتەکانی چییە؟ پرسیارێکی زۆر جوانە ئەم کەسانە کە شەکرەکان کۆنتترۆل نییە شەکرەکان بۆ فترێکی دوور و درێژ بەرزە بێتەوە شەکر سترێسە فشارە لەسەر خانەکانی لەش ئەبێتەوەی تێکدانی شێوازی کارکردنی خانەکان بە زۆری کاریگەریەکانە خاتە سەر مێشک و دەمارەکان بۆ لە بەروی مێشک و دەمارەکان بەرکەوتەی سەرەکین بە بەرزبوونەوەی ڕێژی شەکر لە خوێنە سەرنجام کەسەکە تووشی ئازاری قاچەکانە بێت هەست بە سڕبوونێکی زۆر ئیزعاجی قاچ پێیەکانی ئەکات احتیمالە برینی قاچەکان دروست بێت لەو کەسەیە برینەکانی درەنگ چاکە بێتەوە ئەم کەسانە ئەگەری ئەویان هەیە ئەگەر شەکرەکان بۆ فترێکی زۆر دوور و درێژ کۆنتترۆل نەبێ و زۆر بەرزبێ گورچیلەکانی بەرەو سزبوون بڕات هەروەها ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی مێشک زیاترە لەمانە وەک لە کەسانی تر تۆڕی چاو ئەو شوێنەیە کە زۆر زیانێکی سەرەکی پێیەکە ئەگەر شەکر کۆنتترۆل نەبێت خۆشبەختانە بە حکمیەوەی کە ڕێنمایی باش هەیە لەم سەردەمەیە چارەسەری باش هەیە لەم سەردەمەیە ئەم ئەگەرانە ئەتوانین زۆر کەم بکەینەوە ئەگەر نەخۆش و دکتۆر هەردووکیان هاوکار بن بۆ کۆنتترۆلکردنی شەکرەکە بە شێوازێکی زۆر باش ئەم ئەگەرانە زۆر کەمەکەینەوە ئەگەر هەش بێت پلانی تایبەتی هەیە بۆی زوو دەستنیشان بکرێت بە پێی حاڵەتەکەی چارەسەری پێویستی لە کاتی خۆیان بۆ ئەتوانین بڵین کە شەکرە جۆری هەیە و خوا نەخواستە بوو بێتە هۆی مردنی کەسێک بەهۆی شەکرەوە ئەو کەسە گیانی لەدەستدا بێت بڵێ شەکرە چ کاتێکە بێتەوە هۆی مردن بۆی هەیە لە کاتی کتوپڕا بێت بە تایبەتی شەکری جۆری یەک ئەگەر شەکرەکەی زۆر بەرز بێتەوە هەسی پێ نەکرد بێت تووشی ژەهراوی بوونە بێ بە کۆمەڵی مادە سەرنجامیەوەی کە ئینسۆلین ناتوانێت دەربدرێ و ئیشی تەواوی خۆی بکە ئەمانە لەوانەیە لە جۆری یەکە زیاتر ڕووبات بەڵام بەگشتی لەم سەردەمایان مردن بۆی شەکرەوە بە شێوازێکی کتوپڕ زۆر کەمە خۆشبەختانە بەس بە شێوازی دوور و درێژ بەڵێ هەر لە هەموو چەند چرکە یەکجارێک یەکێک بەهۆی نەخۆشەکە بەهۆی شەکرەوە گیان لەدەزەیە بەس ئەمە بە مەودای دوور و درێژیان دکتۆر دەرکێشانی شەکر و شیرینی و ئەو خۆراکانی کە نیشاستەیەکی زۆریان تایە دەرکێشانی ئەمە لە سیستەمی خۆراکی مرۆڤەکان و لەسەر سفرەی مرۆڤەکان تا چەند گرنتی ئەومانەداتێک کە کۆمەڵگەکەمان پاگە بێتەوە لە نەخۆشی شەکرە بەڵێ پرسیارەکە تەواوە بەس هۆکاری خۆراک یەکێکە لە هۆکارەکان بۆ نمە هۆکارێکمانەیە کە ناتوانین دەستکاریکەن سیفەتی ویراسی خۆمانە ئەگەر دایک و باوکی شەکریان هەبێ مناڵەکانیان لە مستەقبەلە ئەگەری توشبوون بە نەخۆشی شەکریان بەرزترە لەوانی تر بەڵام بەتەنیا خواردن هۆکار نییە هۆکاری ژینگەیش هەیە وەرزش نەکردنیش هەیە ڕانەگرتنی کێش لە ئەندازەیەکی گونجاوە ئەمەش یەکێکە لە هۆکارەکان بەڵام بێگومان خۆراک یەکێکە لە کێشەکانی نەخۆشی شەکرە ئەگەر کەسێک شیرینی بە شێوازی زۆر بەردەوام و زۆر بخوات ئەگەری توشبوون بە نەخۆشیەکانی شەکرەتیانە زیاترە لە مەودای کورتانە لە مەودای دوور و درێژە چۆن بۆن لە کەسێکە شەکر زۆرە خواواکە پەنکریاس عزیێت بە زۆر ئیشکا ئەمە ئەبێتەوەی هیلاکبوونی پەنکریاس دوای چەند ساڵی پەنکریاس زەو تەحملی جارانی نامێنێ ناتوانێت بە پێی فەرمانەکانی خۆی ئیشکا لە دایک و باوکی هەڵگری نەخۆشیەکە بن هیچ ڕێگری و لەمپەرێکەیە لە بەردەمەوەی کە ئەم تووشی نەخۆشی شەکرە نەبێ چارەسەرێکمان هەیە ئێمە دوو جۆر هۆکارمانەیە هۆکارێک کە ناتوانین دەستکاریان بکەین ئەو ویراسیەکەی ناتوانین تازە و سیفەتە بۆ هاتووە هۆکارێکی ترەوەیە کە وەزنێکی زۆر باش ڕاگرێ و کەسە وەزنی لە حەدی تەبیعیە ڕاگرێت وەرزش بکات ڕۆژانە بەلانی کەمەوە نیو سعات بۆ 40 دقیقە وەرزش بکات ڕۆژانە وەرزشی مامناوەند کە بریتە لە مەلەکردن ڕاکردن پاسکل سواری بۆ ئەوەی شارەکانی لەژ بتوانێت خۆ گونجاندنێکی باش بکات لەگەڵ ئەو سترێسانی کە هەیە لە هەمان کاتە کەسەکە زۆر دانیشتن نەکات یانی زۆر دانەنیشیە لەسەر تەلەڤیزۆنە شاشەیە شوێنی شکنەکەیەتی هەوڵ بە ئەو خواردانە نەخوا کە خراپن وەکووانی کە شەکریان زۆر تایەوانی چەوریان زۆر تیا و بنەوەی قەڵەوی سەوز و میوەکان زیاتر بکات شێوازێکی ژیانی تەندروست بۆ خۆی فراهەم بێنێ ئەم کەسە زۆر ئەگەرەکان کەمەکاتەوە بەپێی ئەو بەحت توێژینەوانی کە کراوە ئەگەری لە سایە 60 هەیە شەکرەی جۆری دوو ڕێگری لێ بکەین یان دوای بخەین و خۆشبەختانە لەوانی تەمەنیان لەسەر و 65 ساڵەوەیە ئەگەرەکە ئاگاتە لە سای هەفتە یعنی لە سای هەفتە چانسی توشبوون بە نەخۆشی شەکرە دوا ئەخەی یان پەگەخەی کا دکتۆر ئەم جۆری یەک و دووە کە باسیەکەی جیاوازیان چییە؟ بۆ نمونە پێم وایە بە یەک لە مناڵاندا زیاتر و دووش لە گەورە ساڵاندا ئەم جیاوازیەت چییە و جۆری یەکی شەکرە زیاتر دەرکەوتنەکەی لە مناڵایە بەڵام بۆی هەیە لە هەموو تەمەنێکا دەرکەوێت جۆری دوو زیاتر دەرکەوتنەکەی لە گەورە ساڵانایە بەڵام ئەوش دیسانەوە بۆی هەیە لە هەموو تەمەنێکا دەرکەوێت
جۆری یەک بریتە لەوەی کە خانەکانی پەنکریاس تێک شکێنراون ناتوانن چی بە فەرمانی خۆیان هەستن لەبەرەوە کەسەکە ڕاستەخۆ پێویستی بە بەکارهێنانی دەرزی ئینسۆلینە لە ڕێگەی دەرزیەوە ئەم دەرمانی پێدرێت. جۆری دوی شەکرە ئەوەیە کە کەسەکە بڕێک تا ڕادەیەک پەنکریاسی ئیژەکات ئەتوانێت ئیشکات بەڵام ڕێگریەکی زۆر هەیە لە ئینسۆلی ناهڵن ئیشکات خانەشانەکان ناتوان ئەم ئینسۆلی سوود لە ئینسۆلینەکە وەرگرن و ئیشەکانی خۆیان بکەن شەکر بچێتە ناو خانەکانەوە سەرنجام شەکر لە ناو لولەکانی خوێنە زۆر بەرزە بێتەوە بەس لە ناو خانەکانە شەکر کەمە بۆیە ئەم حاڵەتە دروستە بێت ئەمەش دیسانەوە هۆکارێکی کە باسمان کرد هۆکاری بۆ ماوەی هەیە هۆکاری ژینگەی و کێشی زۆر و نەجوڵان کەواتە چەند جۆر فەحسمان هەیە بۆی کە بیستە لمێنێت ئەو کەسە شەکری هەیە فەحس چەند جۆرێکمان هەیە یەکیان لەوانە بەسکی ناشاکرێت لە ڕێگەی شەکرەوە طبعاەوە نابێت بە جیازەکە قرار بێت جیازێکی بچووک هەیە لە ماڵەوە کەسەکاتوانێت ناتوانانی تەشخیصی لە برسێتی ئاکرێت بەڵێ بەزەبێت لە مختبەرا بکرێت ئەمە یەک ئەگەر 126 یان زیاتر بوو لەگەڵ نیشانەکانی هەبوو کە باسمان کرد لە ئەوڵی بابەتەکەیە ئەم کەسە تەشخیص دەکرێت بە نەخۆشی شەکرە ئەگەر ئەمە نەبوو شتێکی تر هەیە پێوترێت فەحسی عەشوایی با بڵێن هەر کاتێ نەخۆشەکات فەحسێکی بۆ کێگە لە 200 زیاتر بوو دیسان ئەمیش بە پێی نیشانەکانی بێ بەر شەکرە حسابە شتێکی ترمان هەیە پێوتێ خواردنەوەی شەکراو شەکراوێکی بۆ گیرێتەوە نەخۆشەکە پێشەوەی شەکراوەکە بخواتەوە فەحسێکی بۆ کرێت دوای ئەوەی شەکرەکەی پێدرێت نیو سەعات دوایەوە سەعاتێ دوایەوە 2 سەعات دوایەوە چێگەکرێتەوە بزانین شەکرەکەی چەند بەرز بۆتەوە ئەم کەسانە ئەگەر نەیانتوانی حەلی ئەو شەکرە بکەن یەکسەر بچێتە ناو شانەکانەوە و ئاستەکەی بە ئاستێکی جێگیر لە لەشیا جێبەجێ بکە ئەم کەسە پێوترێ شەکرە فەحسی شەکرەی حەمل چییە؟ هەر هەمان ئەو شەکری ئەو ئێستا باسم کرد ئەو شەکراوەیە بەڵێ فەحسی سێ مانگ شتێکی ترە ئەمە فەحسی شەکراوەکەی بۆ ئەوانەی کە حامیلەن زۆر باشە دیقەی بەقووەتە بۆیە ئەوان زۆربەی کادەم فەحسیان بۆ کرێ فەحسێکی ترمان هەیە ئەوی کە جەناب فەرمووت سێ مانگیەکە ئەوە فەحسێکە کە پێمان ئەڵێ شەکری ڕابردووی 2 مانگ بۆ 3 مانگی کەسەکە چۆنە فەحسە زۆر مهمە طبعاً بەزەوەی کە گرنگە لە هەموو کەسێکا دیقەی بەقووت نییە لە بەرەوەی کەسەیە کێشەی خوێنیان هەیە ئەبێ حەزەر بکەین ئەو کەسانەیە نەخۆشی شەکرە پەیوەندێکی بە ڕۆژەوە هەیە بە بەهر دووباری کاریگەریەکی سلبی و ئیجابی پەیوەندی چێ لە نێوان ڕۆژوو و نەخۆشی شەکرەدا بۆ کەسی تەندروست ڕۆژوو یەکێکە لە هۆکارە باشەکان بۆ هێشتنەوەی وەزنێکی باش بە مەرجە ڕێنمایە خۆراکیەکان جێبەجێ بکات بۆ هێشتنەوەی سەحەتێکی باش بەگشتی ڕۆژوو ئەکرێت پێناسەی زۆر هەڵگرێت چونکە هەر ڕۆژی مسلمانەتیمان نییە ڕۆژی ئیسلام ڕۆژومان هەیە لە ئەدیانەکانی ترە ڕۆژوی زانستیشمان هەیە کەسێک هەیە پێوتێ و خواردنانە نابێ بخۆیت لەسەر سیستمێکی خواردنامە هەمووی ڕۆژووە بێنە سەر ڕۆژوی ئیسلام کە بریتە لە چەند سەعاتێ ئەو نەخواردنەوە خواردن نەخواردن ئەگەر بێت و کەسەکە شەو ئاگای لە خۆی بێت خواردنێکی زۆر نەخوا خواردنە خراپەکان نەخوا ئەمە تەندروستێکی باشی بۆ هێڵێتەوە بەڵام بینراوە زۆرینەی لە زۆرینەی کۆمەلگا مسلمانەکانە لە مانگی ڕەمەزانە کێش دانەبەزیوە کێشی پیاوان دابەزیوە کێشی ژنان وە خۆی ماوەتەوە یان بگرە زیایی کردووە ئەمە ئەگەڕێتەوە کە ئەم کەسانە ڕێنمایە پزیشکەکان بە گشتی جێبەجێ ناکەن خواردنێکی زۆر لە ئێوارەیە لەسەر سفرەکە بەکارێنن کە پرۆتینی زۆر تایە وەکو گۆشت و با بڵێن ماسی ومانە کە شەکری زۆر تایە وەکو شیرینیەکان لەبەرەوە کاریگەریە باشەکەی ڕۆژوو لە کۆمەلگاکانی ئێمە زۆر بەدی ناکرێت بەڵام ئەگەرم کەسانە شەکریان هەبێت بەگشتی ڕۆژوو بۆ شەکرە خراپە بۆ لەبەرەوەی لە کاتی ناخواردنەکانە شەکریان زۆر بەرزەکاتەوە لە سەعات تقریبا نیوەڕۆ بە دواوە شەکریان دابەزێ بەرزبوونەوەی زۆر و دابەزینی زۆری شەکر کاریگەری زۆر نەرێنیە خاصە سەر سەحەتی کەسەکە بەڵام ئێمە ئەتوانین نەخۆشانی شەکرەک دابشکەین بۆ چەند کۆمەڵەیەکەوە کۆمەڵێکیان ئەوانن کە ناتوانن بە ڕۆژوو بن کۆمەڵێکیان ئەتوانن بە ڕۆژوو بن ئەگەر ڕێنمایان پێ بدرێ کۆمەڵێکیشان لەم بینیان کێنەوانەی کە ناتوانن بە ڕۆژوو بن ئەو کەسانی کە شەکری جۆری یەکیان هەیە پێویستیان بە دەرزیە احتیما دەکاتە سەر دەرزیەکە بۆیە ئەگەری توشبوون بە بەرزبوونەوە و دابەزین شەکریان زۆرە ئەم کەسانەوە باشە بە ڕۆژوو نەبن کەسێکی تر کە شەکرەکەی کۆنتترۆل نییە فەحسی سێمانگیەکەی دە و بەرەوسەرەوەیە ئەم کەسە دیسانەوە ڕێنمایی ئەکرێت کە بە ڕۆژوو نەبن چونکە ڕۆژوو زەرری هەیەوایان ئەو ڕێنمایانە چین بۆ ئەوانەی کە ئەتوانن بە ڕۆژوو بن بەڵام شەکرەشیان هەیە ئێستا ئەمە تاواکەم بەسەر چاو باسی واژەکەین ئەو کەسانی کە شەکرەکەیان بەرزە یان و کەسانی گورچیلیان نەخۆشە یان دڵیان نەخۆشە یان پیرروپەکەوتن یعنی ئەمانە بەڕاستی نابێت بە ڕۆژوو بن لەگەڵەوەش شەکریان هەیە ئەو ژنانەی کە شەکری دووگیانیان هەیە یان شەکری جۆری 1 و 2یان هەیە و حامیلەن دیسانەوە ڕێنمایی ئەکرێن کە بە ڕۆژوو نەبن
ڕێنمایەکانەوەیە کەم کەسانەی کە شکریان هەیە و حەزەکەن بە ڕۆژوو بن و ڕێگە پێدراون لە ڕووی زانستیەوە بە ڕۆژوو بن پیانەوترێت کە دەرمانەکانیان ئەبێ بۆ ڕێکخرێتەوە پێش ڕەمەزان سەردانی پزیشکەکەیان بکەن تقریبا جورعەت بە قووەتەکەی دەرمان لە پێش ڕەمەزانە لە بەیانیان هەیە بەس لە ڕەمەزانە ئەیخێنە ئێوارە چونکە ئێوارە ژەمێکی ڕئیسیە بە دوای ئەوە توانێت خواردنی تبخوات دەرمانەکان کەمەکەینەوە لە پارشەوە تقریبا ئەوانەی دەرزیان هەیە بە ڕێژێ لە سایە 10 بۆ لە سایە 20 دەرمانەکانیان کەمەکەینەوە چونکەم کەسە چەند سەعاتێنان ناخۆ لە هەمان کاتا پیانەڵین شەو کە ڕۆژوەشکێنن ئاەکی باش بخۆنەوە بۆی بە دوور بن لە مەترسیەکانی وشکبوونەوەی کەسەکە چونکە شەکر بە تەنیا خۆی وشکبوونەوە دروستەکە کەسەکە چەند سەعاتێکی ژنان ناخۆ دوو جار مەترسی ئەوەی هەیە تووشی وشکبوونەوە بێت خاڵێکی ترەوەیە کە خواردنەکان لە جیاتی دوو ژەمیر گەورە بێت ئەڵێن ئەو دوو ژەمەمان بۆ کە بە سێژەم یعنی پارشێ و ئێوارە لەگەڵ ژەمێکی بچووکیش بخاتە سەعات تقریبان 11 شەو یان 10 شەو لە هەمان کاتە ڕێنماینێ کە خەوێکی باشیان هەبێت چونکە خەو زۆر ئەساسە بەداخەوە لەم کۆمەلگای ئێمە ینی وای کردووە زۆرینەی کەسەکان نەتوان شەو بخۆن ئەوەش کۆمەڵێک گۆڕانکاری فسیۆلۆژی لەشی کەسەکە دروستەکە کە کۆمەڵی هۆرمۆن زیاتکە کە ئەمانە هەمووی دژی ئینسۆلین ئیژەکەن و شەکت بەرزەکەنەوە لە هەمان کاتە ڕێنمایان ئەینێ کە ئەو خواردانە نەخۆن کە شەکر بە خێرایی بەرزەکەنەوە وەکو شیرینیەکان و لوقمەقازی و برمە و ئەم شیرینیانەی کە هەیە ئەگەر ویستی ڕۆژەکەی بشکێنێ توانێت بە دەنکەی خورما ڕۆژەکەی بشکێنێ لەگەڵەوەی سوپێ بخوا ئاو بخواتەوە اینجا هەستێ بە تۆزە جوڵە و نوێشکردنەوەمانە دوای ئەوە بێت ژەمێکی سوک بخوات اینجا دوای ئەوە یان وەرزشکە یان بڕوا بۆ نوێشکردنی تەراویح چووکەوەش مادام چەند ڕۆژە دووبارە بێتەوە بە شێوەیە لە شێوەکان وەکو وەرزش حسابە اینجا بێتەوە ژەمێکی مامناوەندی تر بخوات کە تقریبا نەکاتە سەعات 10 شەو ئەوەی تریش هەڵگرێ بۆ پارشەو بە هەمان شێوە ژەمی پارشەویش پێویست ناکە ژەمێک بێ زۆر برنج و نانی سپیەوە بێمانە کەم کاتەوە چونکە نانی سپی برنج پەتاتی سوورۆکرا و گەرمەشامی ئەمانە هەمووی بە خێرای شەکل بەرزەکەنەوە بێ خواردنێ بخواکە تێکەڵەیەک بێ لە کاربۆهیدراتەکان کە بریتە لە نیشخواستەکان لە هەمان کاتە چەوری بۆ پرۆتینیش کاک زۆر باسی لە خواردنی خورما کرد بۆ نەخۆشانی شەکرا هیچ کاریگەریکی نابێت لە سەریان ئەگەر بیخۆن طبعا خورما یەکێکە لە خواردنە پڕبەهاکان لە ڕووی سەحەتەوە بۆ کەسی ساخ بە شەکری تایە طبعا شەکرەکە سریع بەرز نابێتەوە بەس شەکرێکی خەزنکراوی زۆری تایە بۆیە کەسێک تێر و پڕنان ئەخوا و لە هەمان کاتە چەند خورمای دەنکە خورمایەکی زۆری ژەخوا ئەمە یعنی وەرگرتنی وزەیەکی زیاد لە پێویست کە بەڕاستی ئەمە باش نییە ئەو کەسانی شەکریان هەیەوا باشە کەمترین خورما بەکاربێنن لەبەرەوەی ڕاستە خورما شەکر بە سەرعی بەرز ناکاتەوە بەڵام لەبەرەوەی خەزنێکی زۆری تایە بۆیە وزەیەکی زۆر وەرەگرێ وزەیەکی زۆریش دوجارە بێتە قەڵەویشە بێتە مشکلەیەکی ڕئیسی لە بەردەم چارەسەری نەخۆشی شەکرێ خەڵکێگەیە گوێ بۆ ڕێنمایی دکتۆر ناگرێ لەوەچێ مامۆستای ئاینیش فتوای بۆ داوە کاکە بە ڕۆژومە بە کاکە دەرمانەکان بەکاربێنە ئەو هەر وەکۆڵێ بە هیچ جۆرێ گوێ نە بۆ ڕێنمایی شەرعاگرێ نە بۆ زانست و علمی دکتۆر لێرەوە چیەڵی بۆ کەسانە بۆ نمونە لەوەچێ زیاتر قسەی دکتۆرێ بچێ بە مێشکیانە و قبوڵی بکەن کە ڕۆژوگرتن لەوەچێ نێگرتنی عیبادەتێک بێ بۆ خوا لەوەی کە تۆ تەندروستی خۆت و جەستەی خۆت ئەپارێزی لە نەخۆشی شتێکی زۆر گرنگە و خاڵە لەبەرەوەی ئینسان مرۆڤ کاینێکی ئاڵۆزە ینی جاری وایە تۆ شتێکیشی پێڵەی بەزە و کۆمەڵێر لێکدانەوەی تری هەیە بۆی لەبەرەوەی ڕۆژوگرتنیش عیبادەتێکی ینی ئاینیە پستانێکی ئاینیە خاتە سەر کەسەکەگە بە ڕۆژوو نەبێستەکە لە ئەرکە ئاینەکەی دواکەوتووە بەدەر لەمە ڕۆژوو لە کۆمەلگای خۆمانە بووە بەدەر لایەن ئاینیەکەی بۆ بە شتێکی کۆمەڵایەتیش لەبەرەوە پەستانێکی کۆمەڵایەتیشی لەسەر ئەم کەسە بۆیە ئەگەر وریان نەبێت تەوعیەکی باش نەکرێ هەم لەلایەن پیاوانی ئاینیەوە زانانی ئاینیەوە لەلایەن پزیشکەکان و وەزارەتی سەحەوە بینراوە لە سایە 1970 ئەو کەسانەی کە پێیان وتراوە بە ڕۆژوو مەبن شەکریان هەبوو لە دنیای ئیسلامیە بە ڕۆژوو بوون ڕۆژۆکەش زەرری گەورەی لێیاون لە بەرۆی ڕێنمایەکانی وەرنەگرتووە بۆیە هەبێ هەمانگێکی باشە بێ نەک لە ڕەمەزانە بێ پێش ڕەمەزانم ڕێنمایانەت بڵاو بکرێتەوە خۆشبەختانە ئێستا لە سنتەری شەکرە ڕێنماییمان هەیە بۆ نەخۆشانی شەکرە کە بە ڕۆژۆ بن چیەکەن خۆشمانێکین بەڵام هێش ئەوەک پێویست نییە زۆرینەی نەخۆشەکان بە بەرزبوونەوەی شەکر داخلی خستخانەکان نەکرێن لە ڕەمەزانە مرۆڤ بزانێ بە هەردوو بارەکە ئەوەی کە لە باو و باپیرانەوە بۆی ماوەتە بۆ بیراسی ئایا پێویستە بگاتە 40 ساڵی اینجا ئەزانێ ئەم نەخۆشیتیان بوونە لە 10 ساڵی و 15 ساڵی لە تەمەنی منە ئەتوانرێ و ئەو کەسەش کە بەهۆی وەرزش نەکردن و بەرزبوونەوەی ڕێژەی جەستەی و قەڵەوبوون لە کەیە بزانێت کە نەخۆشی شەکری هەیە
بڵێ ئەگەر مەترسیەکانە هەبێ مەترسیەکان کێنەوانی کە لە عیلەکەیان نەخۆشی شەکرە هەیە ئەوانی وەزنیان لە حەدی تەبیعی زیاترە ئەوانی شێوازی ژیانیان وایە دانیشتنیان زۆر زیاترە لە جوڵان یان فشارێکی دەرونی زۆریان لەسرە بۆ حکمی شەکەیەوە یان شێوازی ژیانەکەیەوە ئەم کەسانە ئەگەر یەوەیان هەیە تووشی نەخۆشی شەکرە بن بۆیە وا باشە لە 40 ساڵی فەحسی شەکرە بکەن خۆ ئەگەر مەترسیەکان زۆرتر بوو وا باشە پێش ئەوەش لە 25 ساڵی یەک جار فەحسی خۆی بکە ئەگەر باش بوو دوای 5 ساڵی تر لە 30 ساڵیە بیکە 5 ساڵ تا 40 ساڵی دوای 40 ساڵی وا باشە ساڵی جارێک فەحسێکی خۆی بکات نابێ ئەمە بیکاتە لایەنێکی واهیمە و نەفسی کە ئیزعاجی بکات چونکە وە لە هەما کاتا بێ ڕێنمایی پێویستی پێ بدرێنی فەحسەکە بکات پزیشکێ ببینێ بڵێت تۆ باشی یان تۆ شەکرە هەیە یان تۆ مەرحەلەی پێشەکرە هەیە و پێویستە ئەم ئەکشنەش بکە یانی دوایەوە زۆر باشە کاکتۆر تاکی تەندروست چۆن خۆی بپارێزێت بۆی تووشی نەخۆشی شەکرە نەبێت بڵێ ئەوە زۆر مهمە ئەبێ وەرزشێکی باش بکات لە هەفتەیەکە 2 سەعاتونی و بەلانی کەمە وەرزش بکات یان زیاتر وەرزشی مامناوە دوا باشە ڕۆژانە نیو سەعات بۆ سەعاتێک ئەگەر بیە وەزنیش دابەزێنێ بە سەعاتی وەرزش بکات ئەگەر بیە بە سیحەتی باش بێ بەلانی کەمەوە بە 30 دقە وەرزش بکات ئەم کەسە وەرزشەکان زۆرن پەتپەتێنە سایکلینگە ینی ئەوەی پاسکل سواریە ڕاکردنە مەلەکردنە ئەمان هەموو وەرزشی دروستن وا باشە لە هەفتەیەکە جارێ بۆ 2 جار مەسڵ سترێنسنیم بکە ینی ماسوولکەکانی بەهێز بکە چونکە ماسوولکەی بەهێزە بێتەوەی توانەوەی چەوریەکان لە هەمان کاتە تەندروستی کەسەکە باشەکات ئەوەی کە گرنگە کەسە وەزنێکی باش بهێڵێتەوە وەکو پێشتر باسمان کرد خواردنەکەی خواردنی ستاندارد بێ ئێمە ناڵێن خەڵک مەحرومکەین لەم خواردنە نەخۆشەکان و فلانشت ئەبێ بەدیلمان هەبێ بۆ ناڵێن نانی سپی مەخۆڵێن نانی بۆر بخۆ ئەڵێن فلان خواردن مەخۆ فلان بخۆ فلان میوە مەخۆ فلان میوەی تر بخۆ یعنی تۆ ئەم ئینسانە ناکرێ مەحرومیکەی لە خۆشیەکانی ژیان ئەبێ شتێکی باڵانس دروستکەی لە بینی سەحەتی کەسەکەیە و شێوازی ژیانەکەش کاک دکتۆر باسی لە میوە کرد میوەی تایبەتی هەیە بۆ نەخۆشانی شەکرە چونکە پێم وابێ هەموو میوەکان ڕێژەیەک شەکرەیان تێدایە بەگشتی میوەکان خراپ نین بۆ نەخۆشی شەکرە سێو هەرمێ قۆخ قەیسی دوودەنک ئەمانە هەتوانێ بیخوا لە ڕۆژێکە کەسەکە پرتەقاڵی دەتوانێت بخوا لیمۆش زۆر کەسە پرسێ لیمۆ خراپە بەڵێ خراپە شەکریتیایە بەڵام ئەو شەکرە کەمە ئەوەنەی سوودی هەیە ئەوەنە زەرەری نییە بۆ ئەم کەسە پێویستەکە لە ڕۆژێکە 3 وەجبە میوە بخوا لەگەڵ 2 وەجبە زەڵاتەیە بەڵام بە ڕێژەیەکی کەم بەڵام بە ڕێژی 3 وەجبەیەکە هەرمەیەک وەجبەیەکە خۆخەیە توانێت 3 و هەرمەیەک و قۆخێ بخوا باشە لە ڕۆژێکەوە بەسەرێکەوە نانە لە بینی ژەمەکانەوە باشە میکات بۆ ژەمەکانی ناخۆردەوە سترێس 2 وەجبە زەڵاتەش بخوا بەڵام یەک خاڵی خوا گرنگ هەیە ڕوبی هەنار ئێستا خۆی زۆرێکن بەهینەوە بە زەڵاتەوە لە بەرەوەی تەرکیزێکی زۆر شەکریتیە تەمان خراپە بۆ نەخۆشانی شەکرە نابێت بیخۆن ڕوبە هەنار نەوەڵا خراپ دەستخۆش ئەوشمان لێ مەناڵوەدا من هیوایەتمەوە بوو بەڵام بۆ نەخۆشانی شەکر ئەبێ پێم وایە نەک بۆ تاکێکی تەندروست ببوورە سترێس و ئاڵۆزیە دەرونیەکان و خەم و خەفەت و تووڕەبوون و هەڵچوون و خەمۆکی بەتابەت پیرەکان بۆهۆی ئەو هەموو خەم و خەفەتەوە زۆر جار زەختیان بەرزەبێتەوە جەڵتەلیانەدا ئەم ئاڵۆزیە دەرونیان چ پەیوەندیەکیان بە نەخۆشی شەکرەوە هەیە ئایا دەبنە هۆی زیادبوون و دەرکەوتنی نیشانەکانی نەخۆشی شەکر ئەگەر تیان نەبوو بێ پێشتر ئێستا بە کۆمەڵە هۆکاری جیاوازێکە لە هۆکارەکان و سرێسەیە کە جەناب بەفەرمووی ئەگەر 100 کەس بێنین تەمانیان 20 ساڵ بۆ 6 ساڵ بێ لەم 100 کەسە 10 کەس تقریبا نەخۆشی شەکرەی هەیە بەڵام ئەگەر ئەم کەسانە بێنین کە تەمەنیان سەر و 6 ساڵەوەیە یعنی 100 کەس بێنین تەمەنی سەر و 6 ساڵ بێ نزیکەی 20 کەس بۆ 25 کەسیان چیان هەیە شەکرەیان هەیە معنای وای ئەو کەسی تەمەنی سەر ئەکەوێت ئەگەری توژبوون بە نەخۆشی شەکرەی زۆرە یەکێ لەوانە بە حکمی نەجوڵانەکەی بە حکمی قەڵەوبوونەکەی سترێسەکەی شێوازی ژیانەکەی خواردنەکەی بەهۆی ئەمانەوە ئەوەی کە گرنگە ئەوەیە کە ئەم کەسە ئەبێ بە شێوازێکی گشتی باڵانسێکی باش دروستکە بە تایبەتی کاتێ تەمەنی سەرەکەوێت چونکە ئەگەرەکان زۆر زیاکات کۆمەڵە دەرمانیش بەکارێنێ بۆ کۆمەڵە نەخۆشی تر ئەمانیش ئەگەری توژبوون بە نەخۆشی شەکرە زیاکە بۆ دەرمان هەیە دەرمانی زەختە توژبوون بە نەخۆشی شەکرە زیاکە بەڵێ بەڕێز دکتۆر گیان بەس بە کۆتا ڕێنمایی لێ بپرسین کۆتا ڕێنمایی چییە بۆ بەرنامەکە و بەتایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەو وێنانەمانە بینی لوقمە قازی و شیرینی و ئەو شتانە و خواردنەوە غازیەکان و شەربەت و ئەو شتانە کۆتا ڕێنمایی زۆر بە کورتی سپاس دەگەین وەڵاهی ئەوەی کە گرنگە ئەوەیە کە سەحەتی خۆتان لە پێش هەموو شتێکەوەیە بەڕاستی بۆ هەموو شتێکی خۆشیش خواردن بەدیلێک هەیە پێم باشە بەدیلە باشەکە هەڵبژێری وەک لە بەدیلە خراپەکە ئەوەی گرنگە و شیرینیانە کەم بکەنەوە بیپسی دنیایە شەکریتیە حتا بیپسی ئەمە بۆ چارەسەری
دابەزینی شەکرە بەکارێنی لە بەرەوە منەی شەکردیە گوناحیانێم کەسە و خوارد نەخراپانە بەکاربێنێ لە کاتێکە چۆیسی باشتر هەیە. بەڵێ زۆر بەڕێز دکتۆر جەمال محمود پزیشکی پسپۆڕی شەکرە و ڕژێنەکان زۆر سپاس بۆ ئامادەبوونی سپاس دەکەین بۆ کاتی خۆت کە بە ئێمەت بەخشی سپاس بۆ ئامادەبوون. بینەرانی عزیز دەچین لای ناوبڕێک و پاشتر دێن وڵاتان بۆ تەواوکردنی تەوەری سێمی بەرنامەکەمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن ڕێگرە لە قەڵەوبوون ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی. زەیتی ریزی لە دەستپێکی ڕۆژدا کوبێک چای مەلیک پڕت دەکات لە وزە. لەسەر کار و لە کاتی پشوو تەنیا کوپێک چای مەلیک باسە بۆەوەی بە درێژایی ڕۆژ ئاسوودە بیت. کۆمپانیای بورهان خاوەنی فەرمی چای مەلیکە. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تاموبۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تاموبۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 1970 840 2000. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقی بکەرەوە و پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئازیزانم، خزمەت و کار و چالاکیەکانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمت دەکەینێتەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ.
دەستگای ڕۆشنبیری نووری حکمە ساڵی 2007 لە هەرێمی کوردستان دامەزرا و ساڵی 2009 لقی لە سلێمانی کردەوە. دەستگای ڕۆشنبیری نووری حکمە دەیەوێت منداڵێکی تەندروست خێزانێکی ئاسوودە کۆمەڵگەیەکی پێکەوە نووسا و پێشکەش بکات و کار لەسەر بنیادنانیان بکە. دەیەوێت جارێکی تر پەروەردەیەکی ڕەسەن بە پەروەردەی قورئانی و فەرموودەیی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ کۆمەڵگەیەکی پێکەوە نووسا و دوور لە لێکترازان و هەڵوەشان پێشکەشی کۆمەڵگەی کوردەواری بکات لەسەر بەها باڵا و جوانەکان. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر زانا حەمەمین ئەندامی لقی سلێمانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمەمان کردووە. دکتۆریان زۆر بەخێر بێی، خۆی گەورە تاعات و عیبادەتتان قبوڵ بکات و سپاس بۆ ئامادەبوون. زۆر بەخێر بێی. سپاسانەکەم دەستخۆشتان لێ یەکەم، زۆر مەمنون بۆ میوانداریەکە. داواکارم لەخوای گەورە تاعات و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبوڵکە و سپاسانەکەم کە ئێمەتان بیر بووە و ئەم دەستگایەتان بیر بووە وەک هەمیشە بەنامەتان لەسەر کردووە. زۆر سەرەتا پرسیم زین دەستگای نووری حکمەکەی دامەزرا و ئامانجتان لە دامەزراندنی ئەم دەستگایە چی؟ وەک جەنابی مامۆستا باسی کرد، دەستگاکە وەکو دەستگای سەرەکی لە ساڵی 2007 لە شاری هەولێر دامەزراوە. دواتر ئێمە لە بەقی سلێمانی لە ساڵی 2009 دامەزراندووە. ئامانج لەم دەستگایە پێش هەموو شتێک ئێمە وەکو کارێکی خۆبەخشانە مەبەستمان لێی ڕزابوونی خوای پەروەردگارە هەدەفەکەمان بۆ لە ڕووی قیامەتیەوە لە ڕووی دنیاییشەوە مانەوێت ئەو فەراغە دروستکراوە و فەراغە دەستکردی کە لە کۆمەڵگای کوردەواریدا هەیە بۆ پێگەاندنی ڕۆڵەکانمان لە منداڵان و نەوجەوانان و گەنجان تەنانەت لە گەورانیشدا ئەمانە و فەراغە پڕ بکەینەوە. دیارە درکمان پێ کرد کە مادەی دین و مادەی قورئان بە تایبەتی کە پێشتر گرنگی پێدرا لە قوتابخانەکاندا لە سەردەمی دەسەڵاتی کوردیدا بەداخەوە ئەم مادەیە فەرامۆش کرا و پشتگوێ خرا و وای لە هاتبوو منداڵەکانمان تەنانەت سوورەتە بەسیطەکانی قورئانیان نەزانی بخوێنەوە. لەم سۆنگەیەوە حەزمان کرد ئێمە ئەم دەستگایە دابمەزرێنین و ئەمە دەستگایەک بێ متەخەسیس بێ و تایبەتمەند بێ بە بواری ڕۆشنبیری گشتی ئیسلامی و بە تایبەتیش لە بواری قیرائەت و فێرکردنی قورئانی پیرۆز و لەبەرکردنی قورئانی پیرۆزدا و زانستەکانی قورئان. و سپاس بەخوای پەروەردگار لە دوای دامەزراندن و دەست بەکاربوومان لەم کاردا توانیمان ئەو فەراغە تا ڕادێکی باش پڕ بکەینەوە. ئەگەرچی تا ئێستاش لە ئاسی تەموحی ئێمەدانیە ئێمە قەناعەتمان وایە بە ئەندازەی ژمارە قوتابخانەکان لە هەرێمی کوردستاندا پێویستمان بە لق و فەرعی ئەم جۆرە دەستگایانە هەیە، جا حکمە بێ یا غێری حکمە بێت. یعنی چەند قوتابخانە هەیە ئەوەندە بنکەمان پێویستە ئێمە بۆی کە قەرەبووی ئەو فەراغە بکەینەوە کە لە قوتابخانەکانە بەداخەوە ئەم جارە ژەڵەم بەدەستکرد دروست سەکرێ ئێمە مانەوە فەراغە پڕ بکەینەوە و نەوەکانمان پەروەردەکەین پەروەردەیەکی قورئانی کە قەناعەتمانەوە پەروەردەی قورئانیە سوودی هەیە بۆ خودی منداڵەکانمان و سوودی هەیە بۆ کۆمەلگاکەمان و بۆ باوکودایک و بۆ دەوروبەریشان. بەڵێ کاک دکتۆر بەرنامە و پرۆگرامتان تەنها فێرکردنی قورئانی پیرۆزیان شتی دیکەتان هەیە پرۆگرامی ترتان هەیە؟ بە حەقیقەت ئێمە سنووری چالاکیمان بە دەستگایەکی پەروەردەیی ڕۆشنبیرین فراوانە، بەڵام زیاتر تەرکیزمان لەسەر ئەولایانەیە. گینایمە خولی تریشمانەیە، خولی گەشەمانەیە، خولی فێربوونی زمانەکانمانەیە و خولی زانستەکانی قورئان بەگشتی لە تەجوید لەوە ئەوانەی کە بنەمان بۆ فێربوونی قورئان لە قاعیدەی نورانی و لە دەوراتی قیرائات تەنانەت خولی تەرفیهی و ئەو بابەتانەشمان هەیە و سەفەرات و ئاهەنگی ساڵانەمان هەیە، سەفراتی سەیفیمان هەیە، مخەیەماتمان هەیە لە هەموو جۆرە چالاکیەکان هەمانە، بەڵام زیاتر قاڵ بووینەتەوە ینی بە دەرەجەی یەک دەتوانین بڵێن لە سا 80 کارەکانمان چالاکیەکانمان لە بواری فێرکردنی قورئان و لە بواری علومی قیرائەتدایە. مەرجی وەرگرتنتان چۆنە؟ هەموو تاکێکی کۆمەلگا لە هەموو چین و توێژێک دەتوانێت بەشدار بێت لەو دەستگای ئێوەیە؟ بەڵێ حەقەت ئێمە بۆ دەستگاکەمان دەرگای واڵایە بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەلگا لە منداڵان لە قۆناغی چواری سەرەتایی ئەوانەی لە سێی پیرایدا دەچن بۆ چواری سەرەتایی لەو قۆناغەوە وەریان دەگرن واتە لە تەمەنی 10 ساڵیدا. دیارە ئەمەشمان بۆ ئەوماندانە پێشترێک منداڵی بچووکتریشمان وەردەگرت بەس دوای تەجروبەی چەند ساڵێک بۆمان دەرکەوت فەهم و تێگەشتنی منداڵان بۆ ئەم عیلمەی ئێمە بۆ ئەم زانستە لە دوای لە پێش تەمەنی 10 ساڵی کەمە و هەستمانە کرد کاتەکەمان زۆری بەفیڕۆچێ لەگەڵ چینێکدا کە وەختی نەهاتوە بۆ ئەم جۆرە زانستە بۆ فێرکردنیان بۆیە ئەو باوکوداکانە کە منداڵەکانیان دێنین لە خوار ئەو تەمەنە پێیان دەڵێن خۆتان لە ماڵەوە ڕێنمایان دەکەن چیان پێ بڵێن ئامادەم کەن لە دوای سێ ئیبتیدایی بیان هێن بۆ لای ئێمە ئەمە لە سەرەتاوە لە سێ 9 ساڵ بۆ 10 ساڵ بەڵێ
دواتر تایەتی تا هەموو قۆناکان چەندین مامۆستای زانکۆ لەلای ئێمە قوتابین و دەرس ئەخوێنن لە هەموو کۆلێجە جیاوازەکان لە کۆلێجە زانستیەکان و کۆلێجە مرۆڤایەتی. جەناب فەرمووت کۆمەڵی مامۆستای زانکۆ لەوێ ئێستا قوتابی و ئەخوێنن. پێشەنگ و مامۆستاکانی نووری حیکمەکیان ئاستی بڕوانامە و شارەزاییان لەو زانستانەی کە بە قوتابیەکان یەکگوترێتەوە چەندە و ئەگە جەنابەت تعریفێکی مامۆستایان بۆ بکەیت. سپاس بەخوای گەورە تەمەن وەکو عەرزم کردن ئەو مەرکەزی ئێمە مەرکەزێکی زۆر تەخەسوسی تایبەتە تەنانەت ناوەندە ئەکادیمیەکانیش ئامادەن مامەڵەمان لەگەڵ بکەن. ئێمە لە هەندێک لە زانکۆکانی عێراق بەڕەسمی کتابمان بۆ هاتووە کە دانوێت سوود لە ئەزمموی ئێمە وەربگرن لە بواری قیراعات و لە بواری ئەم زانستەدا. ئێمە کتابی ڕسمیان بۆتە هاوکاریان بین چۆن سوود لە ئەزممونەوە بگرن وەلا زانکۆکانی کوردستانی غیر مباشیر زۆرێک لەو مامۆستانەی کە لە بواری تەجوید و قیراعات دەرسەڵێنەوە الحەمدولله هاتوون سوودمەند بوون لە مەنهەج و لە شێواز و لە فێر بوون لە لای ئێمە و ئەوانە کە با بڵێن ڕێبەرانی ئەو کارن الحەمدولله هەموو کەسانی بە ئەزممونن و متەخەسیس و شەهادەدارن کە لێرە داعانی جێی خۆیەتی ئێمە بەردەوام کە باسی ئەو واراکەین جەنابی دکتۆر دیاری کە دیارە مامۆستای هەمومانە لە بواری قیراعاتدا بەردەوام لە خزمەتی هەین و لەگەڵمانە و لە سەرەتا و تا ئێستا کە دیارە هەم لە بواری پزیشکیدا خاوەنی بڕوانامەی بۆرد و مامۆستای زانکۆی پرۆفسۆر یاردەر زانکۆ سلێمانی و هەم لە بواری قیراعاتە خاوەنی هەموو قیراعاتەکانە قیراعاتی متەواتیر و شاذ و زۆر شارەزایە و زۆر متەمەکینە ئەوە سەرمەشقمانە لەو بارەدا و مامۆستاکانی ترمان بەدایان مامۆستامان خاوەنی قیراعاتی عەشرن و قیراعاتە شازەکانیش و تەنانەت ئەوانەی دەرس بە منداڵیش دەڵێن ئێمە توانیمانە لانی کەم ئیجازە هەبێ لە ڕوایەتی حەفزدا ینی ئەو مامۆستانی کە قول هو الله احد بە منداڵانیش دەڵێن لانی کەم وتمانە بێ ئیجازەی حەفزی هەبێت. کاک دکتۆر ئەو ئەوانەی کە لەلایەوە دەرس دەخوێنن لە ڕووی بڕوانامەوە ئێوە چۆن بڕوانامەیان پێدەبەخشن ئایا لەلایەن حکوومەتەوە باوەڕ پێکرا و ڕێگە پێدراون؟ بەڵێ ئەسڵی ڕێکخراوەکەمان لە ڕێکخراوە ناحکومیەکان تۆمار کراوە و ڕێکخراوەکەمان وەکو بڕوانامەکەمان ئێمە چەند قۆناغی بڕوانامادی ینی قۆناغەکان جاری وایە 6 ساڵ 7 ساڵە خانێت تا کەس ئیجازە وەرەگرت لە ڕیواتێکدا ینی ئاسی تێگەشتنی و توانای قوتابێکە و ئاسی مەجای مامۆستاکە دەورە بینێ لەوەی کە کەی مۆڵەت وەرەگرێت هەر لە سەرەتاوە با بڵێن جوزی عەممە ئەخوێنێ پاشان لیژنەیەک ئەبینێ قوتابیە دواتر جوزی تەبارەکە خوێنە و لیژنەیەکی تر ئەبینێت دواتر ئەچێتە سەر ختم لیژنەکە ئیجازەیەدا بچێتە ختم ختمێکی قورئان دەست پێکە 10 جوزء تەواوکە لیژنەیەکی تر ئەبینێت دوای 20 جوزء تەواوکە لیژنەیەکی تر ئەبینێ 30 جوزء تەواوکە لیژنەی باڵا ئەبینێ ئەمام لیژنانە بێ هەمووی بەم فلتەرانە بڕۆ هەمووی بە تەواوی بە سەرکەوتووی تێپەڕێنێ زائیدەن لە ڕووی نەزەریەوە بێ ئیمتیحانێکی تەجویدی عام هەیە کە لە 100 پرسیار پێکاتوە ئێمە وەرزانە ئەنجامیدەین لەو ئیمتیحانە ئەبێ دەرچێت دەرچوونیش لەلای ئێمە لە 180 ینی لە 179 بێنێت بە دەرنەچوو حسابە لەگەڵ ئەوشا بێت چەند جوزێ قورئان کە دیاری کراوە بەپێی تەمەنەکان و پێی قیراعاتەکان ئەبێ لەبەریکە کە بۆ گەنجان ئێمە دامانەوە بۆ یەک ڕیوایەت لانی کەم 5 جوزء قورئان ئەبێ لەبەرکات کەسێکی قیراعاتی 10 خوێنە بێت هەموو قورئان لەبەر بکات ینی ئەمە مەرجانەماندانە بەم فلتەرانە هەمووی تێپەڕێت ئیجازەکەی خۆی وەرەگرێ و لە هەنگێکا ئێمە شەهادەی جیداری پێدەین و مامۆستاکەی خۆشی سەنەدی بۆ نووسێ بەدەست و ئیجازەکەمان ڕاستە لە حکوومەت ئەمە هەوڵمانداوە بەس حکوومەت جهتێکی نە تەسیقی ئیشانە بکات چکە ئەم عیلمێکی تازەیە ئەگەرچی قەدیم لە کوردستان دەستی عولەمای کورد دەستی باڵانە بۆ بەس ماوەیەکی زۆر ئەم عیلمە نەماوە تازە زیندوو کراوەتەوە کە وەکو عەرزم کردم فەزەکە گەڕێتەوە بە دەرەجەیەک بۆ ئەم مەرکەزی ئێمە و بۆ جەنابی دکتۆر دیاری خۆی گەورە پاداشی باتەوە کەم عیلمەی هێنایە کوردستان بۆ جارێکتر بەڵام لە ناوەندەکانی تری عێراق بۆ نمونە لە دیوانی وەقفی سونی ولا مقرأي عراقي شيخي مقاري عمومي عراقي چەند جار سەردانی کردوین سەنەد و ئیجازەی ئێمە الحەمدولله اعتیباری خۆی هەیە و ڕسمیتی خۆی هەیە. بەڵێ کاک دکتۆر ئەو لیژنانی کە دادەنیشن و ئەو خوێندکارانە دەبینن کە جزئی عەممە وەکو بەڕێزێ باسی کرد جزئی تەبارەک تا 10 جزء کە تەواوی دەکەن یان ختم دەبێت لیژنە بیان بینێت ئەو لیژنانە چه بڕوانامەیەکیان هەیە لە دەستگاکەی خۆتان ئەمە بەستم نەک بە شێوەیەکی گشتی حتمما لیژنەکان کراوە نین بۆ هەموو کەس نابێت ئەندامی لیژنەوە تابەتی لیژنەی باڵا کە ئیسی جزئیە ئەبێت لیژنەی باڵا ئیجازەی هەبێت لانی کەم لەو ڕیوایەتە کە ئیجازە ئەدات کە تیا ئەندامی لیژنەیە وەلانی کەم دەبێت پێشتر دوو کەسی ئیجازە دابێت یعنی مدەیەکی باش لە تەدریسا بوو بێت ئەمە هەمووی ئەمانە نظاممان بۆ نووسیوە یاسامان بۆ نووسیوە ئەبێت تەدریسی لانی کەم دوای ئیجازەدان ئیجازە وەرگرتن چەند ساڵێک تەدریسی کرد بێت و چەند مۆڵەتێکی دابێت ئەنجا مافی ئەوەی بێتە ئەندامی لیژنە و لەو لیژنانە بتوانێت تەحکیم بکات و خاوەن شەهادە نەبێ مافی ئەوەی نابێت. زۆر باشە دکتۆر چاپکردنی کتێب
لەلایەن نەیارانی ئیسلامەوە بۆ گومان خستنە سەر قورآنی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا و خودی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر لەژێر ناونیشانی کەسایەتی محەممەد و گەڕانەوەی بۆ سەرەتاکانی ئیسلام و هەتا خێزانەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم کە قسە گەلێکی ناڕەوایان بەرامبەر ئەکرێ. ئەمانە کتێبگەلێکی زۆر نوخراونەتە بازار و بە نرخێکی زۆر کەمیش فرۆشتن بە خوێنەر. ئێوە وەکو دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە کە ڕۆشنبیری ئیسلامی یەکێکە لە کار و ئامانجە سەرەکیەکانتان چیتان کردووە بۆ چاپکردنی کتێب و وەکۆڵی ئاشناکردنی خوێنەری ئێمە بە سەرچاوەی ڕەسەنی ئیسلام نەک بەو سەرچاوەی کە خەڵکێک لە سکانیاوەکەەوە لێڵاوی کردو و دەیەوێت لێڵاو پیشانی ئێمە بدە. حقا دێمە ئەو ئاڵنگار و تەحەدیاتانی کە ڕوبەری گەنج و لاوەکانمانەوێتەوە لە بەرچاومانە و لەو بارەشە فعلەن ئیشمان کردووە. لە ئێستادا زنجیرە خولمان هەیە وەلەو ئێستا بەوەی امتحاناتەوە ڕاگیراوە زنجیرە خولمانێ بۆ بەرپەرزانەوەی گومانەکان و گەنجێکی زۆر لە قوتابیانی زانکۆ لە هەردوو ڕەگەزی کوڕ و کچ ئامادە بن ئەو زنجیرە خولە بۆ ڕەدانەوەی ئەو گومانانەیە و هەروەها چەندین کتێبمان چاپ کردووە لە کتێبەکان ئێمە ئیدێنە قوتابیەکانمان نەیخوێنەوە دواتر امتحانیانەکەین هەڵسەنگاندنیان بۆکەین بۆی باشتر بیخوێنەوە و خەڵاتی لەسەر دیاریەکەین. و تازەترین کتێبمان کتێبێکی بیرروباوەڕی ئیسلامی بوو سادە بە شێوەیەکی سادە بۆ منداڵان لە ماوەی پێشوان تقریباً 2 هەفتە پێشسا تاقیکردنەوەیان تێ ئەنجامداوە ئاهەنگمان بۆ سەرزان و خەڵاتمان کردن. لەو بارەشە ئیشمان کردووە ئەگەرچی مرکزی تر هەن زیاتر تایبەتمەندن لەو بارە بەس ئێمە ئەو لایەنەشمان هەر فەرامۆش نەکردووە. کاک دکتۆر گرنگترین پرۆژەتان بۆ مانگی ڕەمەزان چییە؟ لە ڕەمەزاندا ئێمە قوتابیانمان قوتابەکانی خۆمان کە ڕۆزام ئاماژەم پێ نەکرد ئێمە ژماری قوتابیانمان لێسادا لە لقی سلێمانی 2000 قوتابی الحەمدولیلا لە لقی لە بارەگای لق و لە بازنەی سێتوانمان دیارە بازنەیەکی ترمان لە گەڕکی سێتوان ئێستا بەبوونی امتحاناتەوە ڕۆچوونەتەوە هەفتەی ئایندا ئەگەڕێنەوە بەر قوتابەکانمان بەردەوام دەست خوێنن الحەمدولیلا و بەرنامەی ختمی جەماعیمانەیە بۆ خوشکان لە ناو بارەگادا و لێسادا سەرقاڵی ئامادەکارین بۆ خولی هاوینە کە خولێکی تایبەت و ناوازەی ئەم ساڵێکی ئینشاءڵڵا واروە لە ئامادەسازیدان بۆ ئاهەنگی هەشتەمی ساڵانەی پێدانی مۆڵات کە ئەم ساڵیش زاد لە 50 قوتابی لە خوشکان و لە برایانمان ئامادەیە هەشتەمین ساڵە و ئاهەنگە ئەنجام بدەین و کە ئاهەنگێکە سەرئاسی کوردستان سەدا ئەداتەوە و هەروەها لە خۆ ئامادەکردنداین بۆ گواستنەوەمان بۆ بینایی نوێمان کە حقەت ئەوش خەوێکی دوور و درێژمان بوو بەهۆی تەسکی جێگابیرمان لەوە کردەوە بینایك بۆ خۆمان تەرتیب بکەین سپاس بەخوای گەورە شاکارێکی جوانمان بنیان ناوە و پشتیوان بەخوای گەورە و پشتیوان بە خێرخوازان و هاوکارانمان کە لە سەرەتای پرۆژەکەگە لەگەڵمان بوون و تا ئێستاش الحەمدولیلا بەردەوام لەگەڵمان لە دوای ڕەمەزان ئێستا لە خەوامادەکردنان بۆەوەی کە بچینە ئەو بینایە و لەوێش دیارە بەرنامەی نوێمانە بێ و شێوازی نوێ خزمەتەکەین. پیرۆستان بێخوا بینان بێژ ئینشاڵڵا بەدەر لە خێرخوازان بۆ ڕاپەڕانی کاروبارەکانتان پشت بە چه سەرچاوەیەکی مادیە بەست. سەرچاوی یەکەممان خێرخوازان لە بیدایەتەوە سەرچاوی دووەممان ئێمە پارێکی ڕەمزی لە قوتابیانمان وەرەگرین ئیجباری نییە 5,000 دینار مانگانە ئیش ئیجباری نییە ماڵک دوو قوتابیان سییانیان لە بەهرێکی کەنەیدات جاری هیچیان نایدەن یعنی لە 130 بۆ 40 قوتابیەکانمان ئەو 5,000 ئادەن قوتابیانی گەورە بە زۆری ئەوە 5,000 ئەدەن ئەو پارەیە تەنها بەچی کری ئەم بینایکی ئێستاتی داین و هەندێک لە پارەی خەدەمات و ئەوانە ئەبێت بە دەرەجەیەک ئێمە خێرخوازان سەرچاوی داهاتمان. کاک دکتۆر کەسێک ئەگەر بێت و پێی خۆش بێت بەشدار بێت لە دەستگاکەتاندا چۆنە بێت ناونووسین بکات یان ڕێگەی وەرگرتنی چۆنە بەڵێ ئایا ئێوە لە ئێستەیە بە ژمارە ئەتوانن خەڵک وەرگن یان ئەوەی ئەتوانن هەر کەسێک دڵی پێوە بێت کە باست لەوە کرد بیناکەتان تەسکە و شوێنتان بچووکە ئێوە چی ئەکەن چ ڕێگایەکەگرن؟ لە ڕاستیدا ئەمە بڵێ بە پلان خەڵک وەرەگین ئەو کەسی کە خوازیارە بێت فێر ببێت دێ ناونووسێت لە پرزگەی لقی سلێمانی کە لە سەر و مزگەوتی قازی محەممەدە لە گەڕێکی مامۆستایان و بینانیەکەشمان هەر لە عینی شوێنە لەو بەرجادەکەین یەک بەرامبەرین بەڵێ و مەشهورە لەو ناوە پرسیار کارێکسەری دۆزێتەوە ناونووسێت کە ناونووسی ئەو کاتا و خوشکبرانی کە ئیشتافی ئەو بواراکەن سێرەکەن بۆ منە خوشکە و کەسی ناونووسیوە ئەگەر فراغە بێ ڕاستەوخۆ هەفتێک دوای ئەوە تەلەفۆنی بۆ کرێ وەرەگیرێت ئەگەر برایە مەسەن سێرەکەن فراغە بێ بۆ برایان وەریەگرن بەس بۆ منداڵان زیاتر کاتی دیاریکراومانێ بۆ منە لە دوای ڕەمەزان وەجبەی تازە وەرەگرین لە دوای کردنەوەی مەکتەبی جۆزبەی تازە وەرەگرین. لە مزگەوتەکان یا لە ماڵی ئەندامەکانتان ناوەندی دەرزوتنەوە هەیە بۆ منە لەوە چە هیوامان هەیە بەشەیدا ئەوەندە داماوە کرێت تەکسی پێ نەبێم و ڕۆژە 5 دەبەت کرێت تەکسی و 5 بدێنێتەوەیان بۆنە لە ڕاپەڕین و لەم سەری بۆ منە شاری ئیسلامی لە قڕگەوە بێ بۆ ناوەندەکەتان
ناوەندی بۆ منە بازنەی بچووکترتانەیە جەناب باس لە بازنەی سێتوان ئەو بینایی ئێستاتان کرد بەدەر لەم دوو ناوەند و چەقە سنتەرە شوێنی ترتان بوونە ماڵی ئەندامەکانتان بێ مزگەوتێک بێ ڕێکخراوێکی خێرخوازی ئیسلامی بێ ئەوە ئەگە خەڵک بێ بەشداری خولەکان و قورآن خوێندنەکان کە هەفتانە وەکڵە کار ئاسانیتان چیە بۆیان ئێمە لە سۆنگی ئەوەوە کە فعلن ئەوی جەنابەت باسێکی خەڵک دوورە دیارە لە ماڵاندا ناکرێت لە بەروی لانە ئەمنیەکان ڕێگە نادەن مزگەوتەکانیش بەداخەوە ینی داخراون بەڕووی فێرکردنی و لەبەرکردنی قورئانە لەو سۆنگەیە بیرمان لەوکرە بازەی سێتوام بکەنەوە لە بەروی بیرمان کردە ژمارەیەکی زۆری قوتابیانمان لە گەڕەکی ئیبراهیم ئەحمەد بۆ خوارەوە دەگەنە لای ئێمە و ئەرک بوو بۆ باوکو دایکیان ئەو بازنەیەمان بۆ کردوونەتەوە نزیکی 400 قوتابیمان لەوێ جێ کردوتەوە لێسارا بازنەی بەکرەجۆمان بینامان بۆ گرتووە الحەمدولله ئەوە خەریکی کردنەوەی بازنەی بەکرەجۆین بۆی کە تەختەی منطقی بەکرەجۆ و عەواڵ و ڕاپەڕین و ئەو گەڕەکانەش بکات بینانوێکەتان لە بەکرەجۆیە؟ نا ئەمە بینایەکی ترە بەکرێ گرتووانە بۆ بازنەی ڕقەم 2 بازنەی ژمارە 2 ئەوە لە خوار بن ئێستاەوە جگە لە سنتەری سەرەکی لقمانەیە ئێمە لە قیسلێمانی سێتوانە نەخێ لەقەکەەوەی گەڕێکی مامۆسانە ئێمەین لە چەند گەڕەکەکە لە قسانەیە لە شارەکە یەک لەقەیە ئەوەی مامۆستایان بەڵێ مامۆستا لە خوار لەقەوە ئێمە بازنەمانەیە بازنەی ژمارەیەک لە گەڕێکی سێتوانە ئێستا بەنیازی بە لە قیسلێمانیا بەنیازیکردنەوەی بازنەی دووەمی لە گەڕێکی بەکرەجۆ هەوڵتان نەیاوە کە لە زۆربەی گەڕەکەەکانی شاری سلێمانیان لەق بکەنەوە بۆ ئەوەی هاتنی ئەو خوێندکارانە ئاسان بەرنامەمان هەیە بەڕاستی ینی هەندێک جار ئیمکانیان جار نەبوونی کادری پێویستە و ئێمە نامانێت بنکێک بکەینەوە منداڵی خەڵک مەشغوڵکەن هیچ فێر نەبێ ئەمانەوێت مامۆسای مجاز و مجیزی باشمان هەبێت بتوانێت مامۆسانە پێبگەنە لەو گەڕەکە و لەو منطقی کەیکەینەوە لێسادا الحەمدولله بۆ بەکرەجۆ گەڵاڵە بووە و خەریکین ئەو خەریکی مۆڵەت وەرگرتنین و لە گەڕێکی تریش بەدەستمانەوە بەرنامان وایە لە هەموو گەڕێکی سلێمانی لانی کەم لە چەند گەڕێکێک بازنێ بکەینەوە بۆی کە تەختی هەمووی بکەین ئینشاءالله ساڵی پێم وابێ 2011 یا 2012 بوو یا دەش بوو نازانم پێشبڕکەیەک بۆ خوێندنەوە و لەبەرکردنی کتێبەی خەلیفەکانی ڕاشدین لە نێوان جێنشینبوون و شەهیدبووندا کە بەشداری و بەرچایە بۆ کۆڵێ کاردانەوە و کاریگەریەکی زۆری هەبوو کۆمەڵی خەڵاتی باشیشتان هەر لە کۆمپیوتەر و عمرە و مۆبایل و سەعاتی فەجر و کۆمەڵێشت تەوزیع کردبوو لە هەڵەبجە لە سلێمانی لە هەولێر کرا و تەواوی کوردستانی تەنیەوە لەم جۆرە پرۆژانە لەو ساوچی ترتان کردەوە بە نیازن لە داهاتوودا چی بکەن ئەو پرۆژە لەسەر ئاسی دەستگای سەرەکی لە هەولێر کرا حقەدەوە دوا پرۆژە بوو بۆ شۆفراوانە بکرێت دوا بۆ شۆفراوانە نەمان کرد بەس لەسەر ئاسی قسلێمانی خۆمان چەند کتێبێک بۆ منداڵان و نەوجوانان کردمان بەڵام شتێکی لۆکاڵی بوو بۆ خەڵاتەکانی زۆر گەورە نەبوو دەنگدانەوەی بۆ شوێ نەبوو بەس بەرنامەمان هەیە وەکو عرضم کردی زۆر پلانی تایبەتمانەیە لە بینایی نوێدا لەبەرەوە کە لەوێ شوێن و مەکان و ئیدارە ئۆفیسەکانمان باشترەوە شوێن و پۆلەکان و قاعەکانمان قاعی باشن بیناکە زۆر باش گەورەیە بیناکەتان بیناکەمان الحەمدولله 6 قاتە لەکوێیە و لە قۆناغی چەندی لە 195 کارەکانی تەواو بوو الحەمدولله بۆ جەژن ئینشەڵڵا پشتیوان بەخوای گەورە بۆ جەژن یا دوای جەژن دەتوانین بڵێن بیناکەمان تەواو بێت کەوتۆتە چه شوێنێکی شاری سلێمانی گەڕێکی سلێمانی تازە سەر و مزگەوتی قازی محەممەد هەر لەسەر جادەکەیە شوێنێکی ئاشکرا و دیارە دوای تەوابوونی ئەم بینایەتان ئەو پلانانی کە باسیەکەی چییە کاڵی پلانەکانمانەوەیمانەوەی دەکەم قوتابی زیاتر وەربگرین خولەکانمان هەمە جۆرترەکەین خولی هەمە جۆرترەکەینەوە و هەفتانە ئێستا مانگانە سیمینارمانەیە دەگونجێ بکەینە هەفتانە سیمیناری هەفتانە بکەین و بەرنامەی کتێب خوێندنەوە و مسابقەی کتێب و ئەوانە پشتیوان بەخوای گەورە تەطویر پێدەین زیاتر لەسەر گەنجانەکەین و ڕەتدانەوەی گومان و شک و ئیلحاد و بڵاوکردنەوەی ئیلحادێک کە لە ئارادایە ئەوە تێکە بێ لە پرۆژەکانمان کە کاری لەسەر بکەین ئینشاءالله. ئەم پرۆژانتان چۆن ئەگەیەنە بینەر؟ چۆن ئەیانگەێنە حەقەت ئێمە دەستگاکانی ڕاگەاندن بە تایبەتی پەیام خۆی گەورە پاداشتان باتەوە زۆر هاوکارمانن لەوەی کە ئەمە ساڵ هەشت ئاهەنگەکەین هەموو ساڵێک مباشر ئاهەنگەکانمان بۆ نەقڵەکە چالاکیەکانمان ئەوەی پێمان گوتبن پەیام بانگەواز ئامادەیان تیا بۆ بۆیان نەقڵ کردوین و بەبێ ئەوەش الحەمدولله خۆی سەدایەکی هەیە لەبەرەوەی ئێمە 2000 کەس حەبسانە هات چۆمانەکات بە حەقەت ئەوەش بۆ خۆی سەدایەکی گەورەیە ئەچیتە هەر شوێنێک باسی نووری حیکماکی سەرێکی خەڵک شارەزای من خەڵکم بینێت ئەڵێ هەواڵی بیناکەم لێ پرسی هەسەکەم لە من خۆم زیاتر ئاگادارە لە وەزی حاڵی بیناکە لەگەڵ ڕێکخراوە ئیسلامیەکانی تر سنتەرەکانی تر دەستگاکانی تر پرۆژەی هاوبەش و هەماهەنگیتان چۆنە بۆ منە لە شاری سلێمانیا ڕێکخراوگەلێکی زۆر لە بواری فەرموودە و ئیعجاز و قورئانی پیرۆز و هەروە پەروەردەکردن و پێگەیاندنی لەو نەوەکانمانە ڕۆڵی بەرچاویانەیە تا ئێستا پرۆژەی هاوبەشتان هەبوو پێکەوە؟ بەڵێ بەحەقەت لەگەڵ ڕێکخراوەکانە پەیوەندیمان زۆر باشە بە تایبەتی ئەو ڕێکخراوانە لەباری قیرات و ئیقران
لە فەزی خوا بەزیاد بە حکمی ئەمە یەکەم ڕێکخراو بووین زۆرینەی زۆری ئەو ڕێکخراوانەی لە بواری قیرائەتە کارەکەن زۆرینەی زۆریان مامۆستاکانیان بە تایبەتی ئەوانەی سەرەتا ڕێکخراوەکانیان دامەزراندووە خریجی با بڵێن ئەو لقی ئێمەن بۆ لەبەرەوەی کە حکوومەت بەرجێکی هەبوو بۆ کردنەوەی ئەو ڕێکخراوە ئەو لقانە بەتایبەتی ئەوانەی سەر بۆ وەزارەتی ئەوقاف دەبووە خەڵکییان نەبێت ئیجازە و مۆڵەتی قورئانیان نەبێت ئیجازە و مۆڵەتیش سەرچاوەکەی بە زۆری لە لای ئێمە بوو لەو ڕوانگەوە هەموو ناسیاوی تێکەڵی باشمانەوە هەماهەنگی و سەردانمان هەیە و ئیشی هاوبەچیشمانەیە دیارە لەگەڵ هەندێک ڕێکخراوی باشمانەیە کاراسانی و هەماهەنگی دەستگا ئەمنیەکانی شاری سلێمانی یا ڕێگریان لە بەرامبەر کار و چالاکیەکانتان ئەگەر لێرەوە پەیامێک بگەنە دەستگا حقیقەتەن ئێمە زۆر سوپاس دەستگا ئەمنیەکانەکەین زۆر هاوکارمانن ینی لەسەر و تەوەقوعی خۆمانەوە کاریان زۆر بۆ ئاسان کردوین لە ئاهەنگی ساڵاناکەین چالاکیەکەین چەند جار بارەگامان گواستەوە لە شوێنێکە بۆ شوێنێکی تر هاوکارمان بوون سەردانمانەکە ڕێز و احتراممان زۆر لێگرن هەر چێکیان پێ بڵێن تا ئێستا ڕێگریان لێ نەکردوین لە بڕۆ سپاسیانکە سپاسی شاراوانی سلێمانیەکەین هاوکارمان بوون بۆ بیناکە با بڵێن بەڕێوەبەراتی ئاگرکوژێنەوەی سلێمانی هاوکارمان بەڕێوەبەراتی کارەبا هاوکارمان بوون هەموو ئەو بەڕێوەبەراتیانە کە ئیشمانتیان کەوتووە حقد یعنی ئەمە کە باسی ئەوەکەین مرکزێکین تایبەت بە قورئانی پیرۆز بێحەد هاوکارمان دکتۆریان کۆتا قسەی جەنابتان چییە بە تایبەت لەسەر کار و چالاکی و پرۆژەکانی نوری حکمە شتێک ئێمە نەمان پرسی پێ و پێویست دەستان خۆش بێخوا چالاکیەکان زۆرن بەس ئەوەی کە هەبێت لێسەرە بۆردێکی گەنجانمان دروست کردووە بۆردێکی گەنجان بۆ کوڕان و بۆ کچان کوڕان پێکاتوە لە دە کوڕ و کچانی لە دەکرد کە با بڵێن دە کوڕ و کچی کاکەنە 20 کەس لێ هاتوو کارامەن و لە بواری قیرائەت و قورئانە شارەزاییانە ئەو لە بوارەکانی تریشا لە کۆلێجە جیاوازەکانی زانکۆی سلێمانین ئەم بۆردا کۆمەڵە کار و چالاکی ئەنجامەدەن کە یەکەم چالاکیان بە خولێکی هاوینە دەست پێکرد لەم هاوینەدا ئینشاءڵڵا ئێستا ناونووسین دەستی پێکردووە خولەکە هەمە جۆرە و ڕیکلام و ئیعلان بۆ کراوە ئەو بۆردەمان دروست کرد دڵمان پێی خۆشە کە بتوان ئەوانیش زیاتر ئیتیمان بە کاروباری گەنجان و زۆر سپاس بە بەڕێز دکتۆر زانا حەمامین ئەندامی لقی سلێمانی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە سپاس بۆ ئامادەبوون و ڕوونکردنەوەکاندان بەڵێ دەست خۆش کاکتۆر بەڵێ بەڕێزان بەر لا کۆتایی پرۆگرامەکە سەرنجتان بۆ زانیاریەک ڕادەکێشین کا بزانین بۆچی یاریزانانی گۆڕەپان و مەیدان با پێچەوانەی ئاڕاستەی میلی کاتژمێر ڕادەکەن لەوانەیە بە خەیاڵی زۆر کەس دانێت کە بۆچی یاریزانانی گۆڕەپان و مەیدان هەمیشە با پێچەوانەی سوڕانەوەی میلی کاتژمێر ڕادەکەن بۆ شیکردنەوەی ئەو زانیاریە پێویستە باز لە سەرەتای ڕاکردنی بەر لە 100 ساڵ بکەین کە هەموو پێشبڕکێکانی 200 متر و 400 متر و 800 متر تا دوای لە میانی یەکەم یاری ئۆلۆمپیەکانی ساڵی 1896 گشتیان بە ئاڕاستەی میلی کاتژمێر ئەنجام دران. شایانی باسە زۆربەی یاریزانەکانیش هەستیان بە تەنگەتایی و هەستکردن بە ئازار کردووە لە کاتی ڕاکردنەکەدا بەو ئاڕاستەیە. هەندێک لە نووسەرانی مێژی ئۆلۆمپیادیش باز لەوە دەکەن کە زۆربیان وتویانە ڕاکردن بەو ئاڕاستەیە ناسروشتیە و ڕاست نییە. بۆیە لە ساڵی 1930ەوە دەستەی ئۆلۆمپی بڕیاریاندا کە دەبێت ڕاکردن با پێچەوانەی ئاڕاستەی میلی کاتژمێر بێت. بۆ باسکردن لەو هەستکردن بەو تەنگەتاویە لە کاتی ڕاکردن بە ئاڕاستەی میلی کاتژمێر توێژەرێکی یابانی بە ناوی هادایاکی فۆکامی بەرگریلۆ بۆ چوو نەکرد. گوایە مرۆڤ با شێوەیەکی سروشتی و خۆڕسک لە کاتی ڕاکردندا حەز دەکات بەرەو لای ڕاستەوە بڕوات و سەرچاوی ئەو دیاردەیەش پەیوەندی بە کۆئەندامی دەمارەوە هەیە چونکە نیوەی لای ڕاستی مێشک کۆنتڕۆڵی بۆشایی چواردەوری دەکات. هەروەها دەرەنجامی توێژینەوەیکی دەستگای ئاسایشی یابان کە لە یەکێک لە شارەکانی یابان هۆنشۆ ئەنجام درا دەڵێت 80% تاوانباران دوای ئەنجامدانی تاوانەکانیان بەرەو لای چەپ ڕادەکەن. لە توێژینەوەکەشدا زانا فۆکامی هەڵسا با تاقیکردنەوەیەک لەسەر 4 یاریزانی زانکۆ داوای لێکردن بۆ ماوەی 400 متر ڕابکەن بە هەردوو ئاڕاستە جارێک بۆ لای ڕاست و جارێک بۆ لای چەپ. لە ئەنجامدا بۆی دەرکەوت کە ڕاکردن با پێچەوانەی سوڕانەوەی میلی کاتژمێر بە 2 چرکەی کەمتر تەواو بوو. لە ڕابردووشدا زۆر بۆچوونی بێبنەما هەبوون بۆ بۆچوونە کاگوایە یاریزانان دەیانەوێ هەمان نمونەی ئەسپەکان بن کە لە کاتی پێشبڕکێکاندا لا سەدا 90ەوە بۆ لای چەپەوە ڕادەکەن و هەروەها پێشبڕکەی سەگەکانیش بە هەمان ئاڕاستەیە بەڵام ئەوە لە ڕووی زانستیەوە هیچ بنەمایەکی نییە. لا قۆناغی ئێستای پێشکەوتنی زانستیدا چەند شتێک سەلمێنراوە کابریتین لە یەکەم زانستی نوێ گرنگی سوڕانەوەی بە دەوری کەعبا با پێچەوانەی میلی کاتژمێری سەلماندووە. دووەم سوڕانەوەی خوێن لە ناو جەستە با پێچەوانی میلی کاتژمێر دەست بە خولانەوە دەکات. سێەم لا دەرەوەی زەویشدا مانگ با پێچەوانەی میلی کاتژمێر با دەوری زەویدا دەسوڕێتەوە. چوارەم زەویش با دەوری خۆیدا با پێچەوانەی میلی کاتژمێر دەسوڕێتەوە. ڕۆژیش با کۆمەڵەکەیەوە بە دەوری خولگەکەیەوە با پێچەوانەی میلی کاتژمێر دەسوڕێتەوە. ئەستێرەکانیش هەمویان با پێچەوانەی میلی کاتژمێر
دەسوڕێنەوە بۆیە کاتێ لە کەعبە دەسوڕێەوە لەگەڵ تەواوی جیهان دەخولێەوە. شێدا بۆ زانیارەکە بینەرانی عزیز و خۆشەویست کۆی بڕگە و بابەت و تەوەرەکانی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن ئومێد دەکەین جێی ڕەزامەندی خوای گەورە و ئێوەی عزیز و خۆشەویست و بێت تا بە یەگەیشتنەوەیکی تر بە خوای گەورە میهرەبانتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.